شندەی میهرەبان بینەرە عزیز و خۆشەویستەکانی کەناڵی ئاسمانی پەیام، سڵاوی خۆی گەورەتان لێبێ. خۆشحاڵین لە بەرنامەیەکی ڕاستەوخۆ لەگەڵ ئێوەی بەڕێز و خۆشەویست ئەگەینەوە. عزیزان، لە میانەی بەڕێوەچوونی پرۆسەی بانگەشەکان بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق واتە پەرلەمانی عێراق کە ئێستا خۆمان لە بەڕێوەچوونی بانگەشەکانی هەڵبژاردندا بینینەوە و هێز و لایەنە سیاسیەکان بەگشتی لە سەرانسەری عێراق بە تایبەتیش لە هەرێمی کوردستان لە میانەی بانگەشەیەکی چوندا خۆیان نەبینینەوە. یەکێک لە لیستە دیارەکانی نێو ئەم بانگەشەیە و یەکێک لە هێزە سیاسیە خزمەت گوزارەکانی هەرێمی کوردستان کۆمەڵی دادگەری کوردستانە. کۆمەڵی دادگەری کوردستان ئێستا بەشدارە لە پرۆسەی سیاسی عێراق بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق واتە پەرلەمانی عێراق. کاندیدەکانی ئەم لیستە زۆر بەگەرم و گوڕیەوە چوونە تێنێوەم پرۆسەیەوە، دەیانەوێت بە دروستی و بە ڕازگۆیی مخاتەبەی خەڵکی هەرێمی کوردستان بکەن و دوجاریش ببنە نوێنەری ڕاستەقینەی شارە جیاوازەکان، بازنە جیاوازەکان، پارێزگا جیاوازەکانی هەرێمی کوردستانی عێراق بۆەوەی کە بە ڕازگۆیی و بە گوێری و بە دڵسۆزی داواکانی خەڵکی کوردستان لێرەوە بگێنە بەغداد. ئێمە لە بەرنمەیەکدا بەناوی بەرەو بەغدا شەوانە لە شارە جیاوازەکان، لە مەڵبەندە جیاوازەکان، لە بازنە جیاوازەکانی هەرێمی کوردستان پەیوەندی لەگەڵ خەڵکی جیاواز و چین و تێژە جیاوازەکانی هەرێمی کوردستانەکەین بە ئامادەبوونی کاندیدا بەهێزەکانی لیستی کۆمەڵی دادگەری کوردستان و بەرپرسانی کۆمەڵی دادگەری کوردستان باس و خواسی بەرنامە و پرۆگرام و ئەجێندا و ویست و خواسی کاندیدەکانی کۆمەڵی دادگەری کوردستانەکەین. یەکەم بەرنامە گەیشتینە شارە جوانەکەی چەمچەماڵ لە نێو دڵی گەرمیان. دەمانەوێت لێرەوە دەست پێ بکەین، لێرەوە پرسیارەکانمان ئاراستە بکەین، لێرەوە لە کاندیدە دڵسۆزەکانی کۆمەڵی دادگەری کوردستان بپرسین کە بۆچی دەیانەوێت بچنە بەغداد. ئازیزان، ئێستا ڕاستەوخۆ لە چەمچەماڵین لەگەڵ هاو نیشتیمانیانی ئەم شارە جوانە، لەگەڵ خوشکان و برایان و ئازیزانمان لە شارە جوانەکەی چەمچەماڵ. سێ میوانی ئازیزیشمان هەیە، بەڕێز مامۆستا جەزا ئەحمەد ساڵح، بەرپرسی مەڵبەندی چەمچەماڵی کۆمەڵی دادگەری کوردستان، و بەڕێز کاک محەممەد حەکیم، سەرۆکی لیستی کۆمەڵی دادگەری کوردستان لە بازنەی سلێمانی ژمارە یەک، و بەڕێز کاک ڕێباز سابر، بەرپرسی مەڵبەندی کەرکووکی کۆمەڵی دادگەری کوردستان لێرە میوانمانن و پرسیارەکانی کۆمەڵیان ئاراستاکەین و باسی ئەم شارە جوانە و داواکاریەکانیان و خزمەت گوزاریەکانی ئەم شارە و هەڵبژاردننی پەرلەمانی عێراق لەگەڵ خەڵک و کاندیدەکان و بەرپرسانی کۆمەڵی دادگەری کوردستانەکەین. بەگەرمی سواسی ڕەخساندنی ئەم دەرفەتە لەم بەڕێزانەکەین، بەخێراتنتانەکەین و بەگەرمیش بەخێراتنی ئەم ئازیزانەکەین، برایان و مامۆسایان و خوشکانی عزیز، یاخوا بەخێر بێن، سەر و سەرچاوە مولایەک بەخێر بێن. بەڕێز مامۆستا جەزا، من لە دوورەوە کە هاتم بۆ چەمچەماڵ بەڕاستی بە شانازیەکی زۆرەوە هاتم. زانیم کە سپاس دەکەم، زانیم کە بۆ شارێکە چم پڕە لە ئیسلام دۆستی، زانیم کە بۆ شارێکە چم پڕە لە ئازایەتی، زانیم کە بۆ شارێکە چم پڕە لە قوربانیدان، زانیم کە بۆ شارێکە چم بەڕاستی پڕە لە پیاوی مرد و دڵسۆز و ئازا و خۆنەویست. بەڵام کە هاتم بەڕاستی لێرە لەگەڵ ئەم سیفەتە جوانانە کۆڵێک معانات و پشتێ خستن و کێشە و بێخزمەت گوزاریشم بینی. ئێستا مەوێت لەگەڵ جەنابتانە ئەم بابەتە شنوکەوێ بکەم. بەڕێز مامۆستا جەزا، چۆن نەتوانی تعبیرێکی سەرەتایی لە خەڵکی چەمچەماڵ و لە
خەڵکی قارەمان و ماندوونەناسی گەرمیان بکەی لە نێو دڵی هەرێمی کوردستان. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. اللهم اجعل أعمالنا كلها صالحة ولا تجعل لأحد فيها نصيبا. صلاة خايف رجعتان ليه هم كشكان هم برایان و لپشتی اوی برزی شو لخالقی همو هریم کردستان. ناو سعباتی خوشویزی هوش بخیر بیان. فایگوره پاداشان بعد و یا خو بخیر بیان سرچاوکان من. اما وقتی کاملی دادگری دیار لپیش راپرینه و سواز بخوای پردگار هبوین لدبرکه لناوچکه و خدمت من کردوه و هل لو كاتا لسردمي رجيمي بعثة اما براسي خباتي جورا وجورمان كردوه ورخصنا كان من وكاري پروردهی من ولو که ناوی قربانی من داوه شهید من داوه دوازار لراپرینی شاکشکی شیر من هبو الحمد لله سپاس بخوای پرگار جدس من بیار بو یکی بوین لولا نانا که او فخره او شانازیه من پی براوه بوی الحمد کوملی دادگری و چمشمال و جبرکه دوانی کی لبدان براون تیکل بوین با آویته بوین بو جماوره مالبندی چمشمال که دو قضا هم بازیان و هم قضای چمچمال و چندین ناحیه وکو ناحیه تکی آغجلر شورش سنگاو تکی جباری امانه لخوی اگری که ایما الحمدلله لئستایا سواز بخوا اتوانم بڵێم زیاتر لە دا ناوەندی جۆراوجۆری پەروەردەیی مان هەیە کە لەم سنوورە خزمەت ئەکەن بە گەنج و لاوی ئەم شارە و لە بوارە خێرخوازێتە سواز بخوای پەروەردگار بە هەمان شێوە ئەو ناوەندانی ئێمە بوونەتە فریاد ڕەست بۆ خەڵکی هەژار بۆ خەڵکی کەم دەرامەت بۆ خەڵکی لێقەڵماو و ستافە کۆمەڵایەتەکانمان الحەمدولله ڕۆڵی زۆر باشیان بینیوە بەڵام ماوەت عەباس خوشکان برایان ئەمە ئەوە بڵێم بەڕاستی ئەم شانازیە گەورەی کە بەر ئێمە کەوتووە دوجار پاش فەزلی خوای پەروەردگار ئازایەتی ئەم جەماوەرەیە ئەم جەماوەرە کە چۆن ئاوێتە بووین پێکەوە بەڕاستی ئەم جەماوەرە سوپاس بۆ خوای پەروەردگار ژینگەیەکە خاکێکە کە الحەمدولله ئێمەی لە ئامێز گرتووە لە هەموو ئەو ڕوانەی کە ئێمە تیا گەشەمان کردووە ئەتوانم بڵێم پاش فەزلی خوا ئازایەتی و جەماوەرەیە ئێستا خێرخوازەکانی چەمچەماڵ الحەمدولله بەڕاستی وەکو ئەستێرە ئەدرەوشێنەوە ئەوەندە جوانن لەم شارە خەڵکە مامۆستایانی ئاینی ئەو تەبایی و خۆشەویستیەی کە لە نێوان مامۆستایانی ئاینی هەیە لەم شارەیە ئەو محبەتەی کە لە نێوان داعی و بانخوازەکانە هەیە لەم شارە لە نێوان خەڵکانی ڕێژ عەشیرەت و وجەها و پیاوە دیارەکانی ئەم شارە هەیە و دەوروبەری ناحیەکان ئەو ئاشتەوایی و تەباییە هەیە یعنی لەم ڕۆژانەیە ڕۆژی پێنجشەمە بوو ئەو پردی مامەڕیشە کە بە زەفرێکیان باڵێکیان کە نەکرابوو کرایەوە ئێمە لەوێ حزورمان هەبوو بەڕاستی کە من لێرەوە جارێکی ترە مێ سوپاسی کاگازات بکەم خوای گەورە پاداشی باتەوەی یەک بوو لە خێرخوازە جوانەکانی ئەم شارە کە هەستا بەکردنەوەی ئەو پردە ئەم بینی مامۆستایانی ئاینی بە جۆرە جیاوازەکانیەوە بە خەڵکە جیاوازەکانیەوە مەشرە بە جیاوازەکانەوە لەوێ حزوریان هەبوو وجهها و دەمسپی و ڕێژ عەشرەتە جیاوازەکان لەوێ وجودیان هەبوو و لە زۆربەی مناسەبەتەکانە لە زۆربەی سوڵحەکانە ئاشتەوایەتەکانە خەڵکی ئەم شارە دەستباری یەکە ئێمەش الحەمدا وەکو کۆمەڵی دادگەری ئەتوانم بڵێم هەوێنی ئەو ئاشتەواییەی هەوێنی ئەو برایەتی هەوێنی ئەو تەباییەی بۆیە بەڕاستی ئێمە ئومێدمان وایە ئەم جارە بۆ پەرلەمانی عێراق بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەم بەڕێزانەی کە کاندیدمان کردوون کە کۆمەڵە کاندیدی پێزن کە ئەندامی ئەنجومەنی باڵان کە خەڵکی دیار و بەرجەستن بەڕاستی بیگەینە پەرلەمانی عێراق ئومێدی زۆرمان بەم خەڵکە هەیەەوە بە خەڵکی ئەم سنوورە هەیە محەممەد سەرۆکی لیستی کۆمەڵی دادگەری باڵێمانی دوبارە بەخێر بێن ئێرامادەیتان هەیە ئێوەی یەکێکن لە کاندیدە دیارەکانی کۆمەڵی دادگەری کوردستان کە دەیەوێت بنێنە کوردستان بەرەبەردا ئینشاءالله ئێستا لە چەماڵی لە سارێکی لە سارەکانی ناوچەی گەرمیان خەڵکی گەرمیان بە قوربانیدان و بە ئیسلامدۆستی و بە ئازایەتی ناسێنراون مەبەست لەم وەسفەت چییە کاک محەممەد ئەوەندەی خەڵکی منتیقەی ئەگەر بڵێن خەڵکی گەرمیان خەڵکی قوربانی دەرن و ئازار و ئیسلامدۆستن ئەگەر بۆمان ڕوونکەیتەوە بۆچی وایان پێدەوترێ
بسم الله الرحمن الرحيم. سپاس بۆ جەنابتان جەناب و کەناڵی پەیام و هاوکارانت و بەخێرهاتنی ئەم خوشکبرانەکەم لە ڕێی تەلەڤیزیۆنەکەتانەوە سڵاو و ڕۆزی بەپایانم بۆ بینەرانی کەناڵەکەتان. مامۆستا عەباس ئێمە شۆڕشی گەلی کوردستانمان هەیە. ئەم شۆڕشە تەمەنی هەیە. تەمەنیەکەی خەڵکی گەرمیانە. ئەگەر من بە کورت و مختصر بە جەناب بڵێم 182,000 ئەمفال هەیە. بڕۆ بژمێرە و تەماشا بکە چەندی خەڵکی شۆڕشە و خەڵکی ئەم ناوچەوەیە و خەڵکی ناحێ ڕزگاریە و کە پێم وایە کرا بە قەزاش تەماشاکەی پشکی شێر لەو قوربانیانەدانەی ئەم ناوچەیە لەو 182,000 ئەم ناوچەیە وە بە درێژایی مێژووی ئەم ناوچەیە خەڵکی قوربانی دەربوون ئێرە و گەرمیانات هەمووی ئەڵێن بە ناوچەکانی خواریشەوە کە ناوچەی کەرکووک و زۆمانیش لەسەر گەرمیان سێبن کە خەباتی ئەمان خەباتێکی بەرچاو بووە هەر لە مێژە هەر لەو کاتەوە کە کورد لە پێش شێخ مەحموود و بە شێخ مەحموود و بە تا دێتە هەموو خەباتی گەلەکەمان ئەم ناوچەی قوربانی داوە ئەوە یەک. دووەمێمە وەکو ڕابوونی ئیسلامی ڕۆڵی چەمچەماڵ گەرمیان لە ڕابوونی ئیسلامیە دیارە بە زانایانی بە پێشمەرگەکانی وەمەش وەکو بڵێن کۆمەڵی دادگەری و کە ڕیشەمان ئەگەڕێتەوە بۆ بزرگانی ئیسلامی خەڵکی ئەم ناوچەیە بەوە ناسرابن لە جیهادیشە لە تێکۆشانیشە برانی کەرکووک و چەمچەماڵ و گەرمیان و ئەوانە هەمووی قوربانیان داوە لە ڕیزی پێشەوە بوون هەر کاتێ هەرکێکیان پێسپێرە درابێ لە ڕوبەڕووبوونەوەیشە ئەم برانی گەرمیان ناویان دەرکردبوو دیار بوون. ئەمانە هەمووی ئەوە دەگەێنێ کە لە ئەسڵا خەڵکی ئەم ناوچەیە بەگشتی خەڵکێکن هەم بۆ خەباتی نەتەوەیی و هەم بۆ خەباتی ئیسلامی ڕۆڵیان هەبووە و ڕۆڵیان بەرچاو بووە. بەڵێ کاک محەممەد بارتەقای قوربانیدانی کە جەنابەت باس دەکەی کە بە پێی خەڵکی گەرمیان بوونەتە تەمەنی شۆڕش و داخۆشیکردن لە مافەعایدی و نەتەوەیەکانی ئەم گەلە و پارێزگاریان لە خاکی خۆیان وە لە ناوچەکانیان کردووە با بڵێین. بارتەقای ئەوە لە دوای ڕاپەڕینەوە دەسەڵاتی کوردی توانیوێتی بۆ گەرمیانیەکان بکات. والله مامۆستا عەباس من یەک سیفەتی منتیقەکانەیە ئەوەی قسە لە ڕوون چی لە دڵیان هەبێ لەسەر ئەوەیە دوو ئینیان نییە خۆبردنە پێشەوەیان نییە ینی هەر بەعام ئەو سیفەتە لەوەیە لە گەرمیانەکانی هەموو حزبەکانە هەبێ بە کۆمەڵی دادگەریشەوە قەت بڵێنی ناکەن بەینی خۆیانەوە یانی تەسەورەکەی من هەر لە کۆمەڵە ینی لەو ماوەیە برایەک دوای 22 ساڵ لەجا لە بەرنامەیەکی ڕوونمیدیا بکە کردو جاوەڵە تازە تۆ بناسی لەوەیان دێشتم و تۆ کە حەقیقەتی خۆمانە مامۆستا عەباس تۆ هاتی بەناو چەمچەماڵەوانیە من نەکێستا بەردەوام مامۆستا جەزای و برایانی بەرپرسی پێشتر کە فەرمویان ئێمە هاتوونەتە خزمەت و ئەم خوشک و برایانە ئاگدارن ئێمە بەردەوام لە خۆشی و ناخۆشی منتیقەکە هەبووین لە سەردانی ماڵان هەبووینە گەڕین کۆلانەکان ئەزانین زۆربەی کۆلانەکانی ئەم ناوچێت تا ئێستا ینی چەو ڕێژە ڕێک و پێکیش نەکراوە نەک قیر و نەک سەد ئەزانی تا ئێستش زۆرێک لە قوتابخانەکانی شۆڕژین سەردەمی سەدامن ئەزانی تاکو ئێستا کەسوکاری بەناو ئەنفال با بڵێن 4,000 کەسن لەم ناوچەیە تاکو ئێستا موچەکانیان لە بەغدا هاوتا نەکراوە ئەزانی تا ئێستا ئەم ناوچەیە بەدەست بێئاویەوە دەناڵێنێت ئەمن ئێستا هەر پێش بەرنامەکەتان برایە گوتی پێشترم چەمچەماڵە ئاوی لەسەر بیرەکانی بانی مەقام بووە ئەڵێ بیرەکان لە ئیش کەوتوون ئەڵێ هەندێک لە بیرەکان تەنها ئەوەیە ماتۆڕەکەی مزەخەکەی بگۆڕی پێیان ناگۆڕێ حکومەتێک ناتوانانی ماتۆڕی مزەخەکانی و بیرانە بگۆڕێ هەندێکیشی لە مەسئولین دەستیان بەسەرا گرتووە بۆ باخ و باخچەکانیان ئاوی گۆبتەپە هەموو کابینەیەک باسی پێم 15 ساڵە بێ
باسی ئاوی گفتەپۆ گوای بگەێنرێتە چمچماڵ تا ئێستا ئاو نەگەێنراوە تا مامۆستا جەزا باسەوە کە زۆربەی پرۆژەکانی ئەم شارە لەلایەن خێرخوازانەوە ئەنجام درراوە من معنای چیە معنایەوەیە دوای 34 ساڵ 34 ساڵی تەمەنی حکومەتی کوردی نەیتوانێت خزمەت بە ناوچەیەکی قوربانی دەری وەکو چەمچەماڵ بگەین. کاک محەممەد ئەگەر ئێمە باسەوە بکەین کە ناوچەکە بۆن منە وێرانەیەکی زۆری بەرکەوتووە هەروە بە ئاسانی قەرەبوو ناکرێتەوە هەروە بە ئاسانی ئاودان ناکرێتەوە یان پاساوی ئەوانەوە بێکە بە ئێستەشەوە بەغدا خەڵکی هەرێمی کوردستان سزادا ینی بۆیە نەیانتوانیەوە دەستی ئاوادانی بگەێنە شارەکان یان خزمەت بە باوڵی کەسوکاریان پەلکرا و شەهیدان بکەن ئایا ئەمە دروستە ئەم پاساوی کە دەسەڵات دەیڵێتەوە مامۆستا لە 2006 تا 2014 بە لێشاو چەندین پرۆژە لەم کوردستان و لەم ناوچەیە پارەکەی چەندجار خوراوە بۆ هەندێک پرۆژە لە هەندێک دەوڵەمەند چەندجار پارەوە و کەس نازانێت پارەکەی چی لێ هاتووە ناوە هیچ پاساوێک نییە ئەوەی کە باسی ئەگەر ئێستا بڵێن لە 2015 بودجێ کوردستان لە بەردەوری لە گۆڕینەوە ئەوە ڕووی کردووە بەس پێشتر خۆ بە لێشاو پارە هاتووە هەر بە لێشاو لە 2011 پارە هاتووە زیاد لە موچەی کوردستانیش موچەی بچە خۆران پارە هاتووە ئەی باشە بۆ نەیانتوانیوە خزمەتێک بۆم ناوچە بکەن مامۆستا باز من پێم وایە ئەم پرۆژانەی کە دەستی پێکەن و بە 12 ساڵی هێڵنەوە ئەیڵنە بۆ کاتی هەڵبژاردن بۆ نمونە سەتادەی جێبەجێکە 4 ساڵی تر بۆ هەڵبژاردنێکی تر سەتادەی جێبەجێکە بەس بەداخەوە ملەتەکەی ئەمەش ینی ڕازیە بەو چاوەشەکاریە کە ڕژێم و حکومەتێکە ڕازیە پێی یانی تۆ تەماشاکە 8 ساڵە ئەو ڕێگای بڵێن ڕانێ بڵێن بۆ دوکان وانە ڕاوەستا وایەنە چەند کۆمپانیە ڕای کرد و ڕۆیشت سەر لەو ڕۆژانە دیسان کە ئەعلانیان کرد دەست بەکارەبین 1000 ڕۆژیان داناوە 1000 ڕۆژەم پرۆژەیە ئیجا ئەنجامەدرێ و بە پایانەکە لەبەرەوە کاک مامۆستا باسانی ئەم شارەیە این هەر وڵاتێکی تر بووە دوای 34 ساڵ هەندێک وڵاتێ نەوتی نییە ئێمە هەر باز دوور نەڕۆین بڕێنە تورکیا هەر بۆی نییە نەو دەربێنێ بە پێ و ڕێکەوتنەی کە بەسەر ئینا سەپاندویانە بەسەر کاتی خۆی دوای نەمانی خلافەت بەسەریانە سپاندووە بۆیان نییە ئینتاجی نەوت بە دوای نەوت تا بگەڕێن منعیان کردو بەس بزانە تورکیا بڕۆ تورکیا بڕۆ شارە کوردەکانیش نەک شارە تورکەکان بزان چی خزمەت و خزمەت گوزاریە کراوە لە هەموو شارێک ئێستا میترۆ هەیە ترامبێت هەموو وەسایلی هاتوچۆ هەیە لێرە هیچ نەکراوە بۆ کوردستانیەوە بە تایبەت شارێک وەکو شاری چەمچەماڵ کێسەمە لە خزمەتیان شارێکی قوربانی دەرەوە بۆ خەڵکێکی قوربانی دەرە شارەکەش بۆ خۆی خاوەنی سامانێکی سروشتی زۆر گەورەیە خۆگە قوربانیشی نەدابێ شایانی ئەوەیە لەو بەرهەمە سروشتەی کە هەیەی لەو سامانە سروشتەی کە هەیەی سوودمەند بێتەوە ئێستا شاری چەمچەماڵ یەکێکە لە سنتەرە هەرە گەورەکانی بەرهەمێنانی غازی سروشتی تا چ ڕادەیەک تۆ پێت وایە خەڵکەکەی سوودمەند بووە لەم سامانە سروشتەی کە حەقی خۆیەتی ببێت مامۆستا باسێکێ لە گلەکانی خەڵکی ئەم ناوچەیە ئەو حەقی پترۆ دۆلارە بۆ کوێچێ بەڵێ من پێم خۆشنیان هەندێکە زەن ئەڵێن فلانە ساڵ 2 ملیۆن دۆلاری چوو بۆ ئیشە ئەیبن بۆ ئیشی تر بۆ ناوچەکە سەرفی ناکەن ینی دەسەڵات ئەم دوولایەنە ینی با بپرسید ئەم حەملەی هەڵبژاردنانیان بە چیەکەن بە چیەکە ئەم هەمی مەلاینە دۆلارە ینی لەم بەس لە بانک بەس تەماشای بانگەشە بکە ئیجا بڕۆ تەماشای لق و مەڵبەند و فەرع و فروعیان بکە و ڕێکخراوەکانیان هەموو پۆشتن هەموو لەسەریان ئەڕژێ بەڵام ئەم ناوچانش ئەوە تاکەبینی تاکو ئێستا هەر ئیسفادەی ئەو دانە غازیان پێ نەگەیشتووە کە جەناب یامەژی پێدەی من بۆ خۆم کاک محەممەد ینی یەکێکم لەوانەی کە بەدەستی ڕژێمی باسی فارسی درامە نگرە و سەلمان ڕاستی من یەکێکم لەو شاهیدانەی کە خەڵکی گەرمیانم لە نگرە و سەلمان لە نزیکەوە بینی ئەوەی کە من بینی ومە لەو ژن و پیاوە بە تەمەنانەی ینی بەڕاستی تعبیر ناکرێت زۆر لە معاناتە ژیان زۆر ینی لاوازیان پێوە دیار بوو زۆر هەژار بوون زۆر ینی
مصیبەت بەلاشە و دەموچا و لێد و ژیانیانەوە دیار و بەڕاستی لەوێ بینی و من لە نگرە و سەرمان لێرەشکەیان بینمەوە بەڕاستی وەکو چۆن لەوێ دڵم پێیان دەسووتا کە من ڕۆشتمە ئەوێ تەنها ژن و پیاوی پیر و مناڵی زۆر بچووکمە بینی گەنجیان هەر لەگەڵانە بوون بەڕاستی لێرەش یعنی دڵم پێیان ئەسووتێ بە تایبەتی ئەوانەی کە وەکو ئەنفال قوربانی گەورەیان داوە یعنی بچووکترین ئاور لێدانەوەیان ئاوڕیان لێ نەدراوەتەوە تا ئێستش ڕوفاتی کە سوکاریان لە نگرە و سلمان ماوە ساڵانە ئەچن ڕۆژنامە نووسەکانە چن لەوێ وێنەیان دەگرن نەیان توانیوە بیانگەڕن ینی ئەمەوێ بپرسم کە سوکاری ئەنفالەکان بۆچی ئاوا ینی مامەڵەیان لەگەڵاکرێ کاک محەممەد ینی گەڕانەوەی ڕوفاتی ئەنفال کراوەکان ئەوەندە کارێکی قورس و گرانە ینی داکوچی لەسەر بکرێ مامۆستا من پرسیومە ئەڵێ ئەوەش گرفتی یەکێتی و پارتیە ینی گرفتێکی نێوان یەکێت و پارتی وای کردو ڕوفاتانە نێنەوە وای کردو حکوومەتی عێراقی ئێستا بودجە تەرخان نەکا بە دوای گۆڕە بە کۆمەڵەکانە بگەڕێ بە تۆ تەماشاکە ینی هەر مناسبەتێکی یادی ئەنفالەکرێ لێر هەر ساڵێک چەند ساڵێکە هیچ بەرپرسێک کەم جارە بەرپرس بێرە بێتە ئێرە ئەزانی لە بەرچین هەیە ینی داواکاری ئەم خەڵکە سادەترین داواکاریە ئەڵێ جەنازەی کەس و کار ڕوفاتی کەس و کارەکانمان بۆ بێننەوە ئەوەیان نەکردووە ئەم پێم وایە تا ئێستا ئەوەی ئەو داتایی کە من وەرم گرتووە تا ئێستا 1000 ڕوفات گەیشتوتە ئەم ناوچەیە ینی لەو هەزاران لەو هەزارەها 1000 ڕوفات گەیشتوتە ئێرە لەبەرەمان داوایکی زۆر گەورەیان نییە لە ڕوفاتی کەس و کارمان بۆ بگەڕێنەوە ینی داواکانیان زۆر بەسیتە مامۆستا عەباس تۆ تەماشای وەفای قیادەی شیعەکە بۆ خەڵکەکە زانی ئەوانەی ڕایان کرد لە منتیقەیەکەی لە سعودیە نازانم چوونە وێمانەوە ئێستا لەسەر زانیە شتێکیان پێوترێ ئێستا خەربوویانەکەنەوە ئێستا هەیەە ملیارێکی وەرگرتووە 1 ملیار هەر لەبەرەوە شیعە بوون لە شەڕی عێراق و کوێت ڕویان لە سعودیە کردووە ناوێکی خۆشیانە ینی ناسراوە لە عێراقا یاسایشیان بۆ دەرچوو 1 ملیار وەرەگرێت هەیەنەمانی 10 ملیۆن دینار وەرەگرێت بزانە بۆ خەڵکەکەیان چیان کردووە بەڵام تا ئێستا 22 ساڵە کورد لە بەغدایە نەیتوانیوە موچە ئەم 4000 کەسن ئەم مینەم ناوچەیان هەموو ناوچەکانی کوردستان کە سوکاری شەرەفمەندی ئەنفال بتوانێن موچەکانیان هاوتا بکەن نیان و نیان کردو مامۆستا عەباس دەربەست نین ینی زۆر گرنگی بەوانە نادەنەوە تۆ کاکە ئێمە چەند ساڵ لە کەرکووک حاکم بووین وانە دەسەڵاتی پارێزگای بەدەست کردووە نەبووە تۆرە ناو شوان بڕە قارکەرم بڕە تەکێ جەباری تا ئێستا ڕێگاوبانەکان ناتوانانی بۆیان بۆیان ڕێک بخەنەوە هیچی نێکیان بۆ منتیقە نەدا بەڵام بەداخەوە بە حەقیقەت هەموو هەڵبژاردنێک جا هەم خەڵکێکیان پێ چاواشەکار لێکرێ ئەم خەڵکێکیشیان پێ ئەترسێنرێ ویتر هەموو جارێک کۆمەڵە دەنگ بۆ خۆیان کۆکەنەوە باسیەوە کەم دواتر کاک محەممەد ینی ئێوە وەکو گەرمیانیەک وەکو ئیسلامیەک وەکو کاندیدێکی لیستی کۆمەڵی دادگەری کاشنە بەغا بێت چی بکەن چیمان بۆکەن یان دەتوانن چی بکەن انشاءالله دوای کاک ڕێباز کاندێک لەگەڵ یاگرتوگۆ کەم کاک ڕێباز سابیر بەرپرسی مەڵبەندی کەرکووک جەناویشتان دووبارە بەخێر بێن ئێوەش بەش بە حاڵی خۆتان بەشێکن لەم نیشتیمانە کە پێی دەوترێ گەرمیان یەکان هەز بە چیەکەن کە دوای ڕاپەڕین و بە تایبەتی ئێستا کە ئێمە هەرێمێکمان هەیە لە ڕووی گەڕانەوەتان بۆ گەرمیان و بۆ لادەکانی گەرمیان لە ڕووی ئاور لێدانەوەتان لە ڕووی خزمەت گوزاریەکان و لە ڕووی گرنگیدان بە خەڵکی و هاوڵاتیانی گەرمیان بەڕاستی ئێوە چاوەڕوانی چی بوون و چیتان بینیم ئەمەوێ پێم بڵێ بەڕاست زۆر سپاس ولا پشتیامان شۆ سڵاو و ڕێز و خدمەتمان بۆ تەواوی بینەران و سەناری کەناڵی ئاسمانی پەیام شوێنیان ئاگادار و هەفتیدار و کە ئیکەین چەند چەماڵ و هەمومان دەزانین کە لە پایتەختی شەهیدان ناسراوە چەند چەماڵ ئەو شارەیە کە زۆرترین قوربانیدا لە پای هەموو شۆڕشەکان چەند چەماڵ ئەو شارەیە کە زۆرترین ئاماژەیەکدا ئەنفالی بەرکردووە
وزۆرترین ئەو شەهیدانی کە لە ڕیزی حیزبەکانە کراوە ئێستا ئەگەر داتایەک هەبێت زۆرترینیان خەڵکی چەمچەماڵ و منطقەی گەرمیان و محەقەت. بەڵێ تا ئێرە باقسەکەت پێ بم تا ئێرە حیزبەکانی دەسەڵات لاریان نییە لەو قسەیە ئەوانی شێڵێنەوە ئەڵێن چەمچەماڵ قوربانی داوە و چەمچەماڵ ئەوان خاوەنی شەیدان بەس لێرە بە دووە لەوانەیە کێشەکە لێرەوە بە دووە. مشکلەکەی ئێمە ئەمەیە پێویستەکە ئێستا خەڵکی ئێمە بیر لەوە بکاتەوە کە ئایا ئەو هەموو خزمەتە و هەموو بەرخودانێک کە لەم چەمچەماڵانیدا و حیزبانی کە پشتی شێریانەیە بەرکردو چیان بۆ شارە کردو ئایا پاداشتی ئەم خەڵکە ستەم دیدەی ئەم شارە تەنها ئەوە نێ ئێستا لە پاش ئەوەندە ساڵ لە 15 ڕۆژار 3 سەعەدایی خواردی بدرێتێ. هەر بەڕاست من لە دوورەوە تەبعاً متابعەی هەواڵی ئاوی چەمچەماڵەکەم وعنی بەڕاستی ئەمەوێ حقیقەتەکەی بزانمە من دە ساڵایی بیستمەڵێ پرۆژەیەکی هەول بەڕێگەوە بۆ چەمچەماڵ ئەمە چی لێ هات بۆچی حقیقەتی کێشەکە چییە کاک ڕێبازیان؟ ئەزانی چۆنە ماوە سەعبادجان خەڵکی ئێرە هەمووان شایەتی ئەوە دەن کە زۆرترین ستەمیان لێترێ لەلایەن دەسەڵات. کارەکەشی ئەوەیە کە خەڵکێکی ینی خەڵکیەکە کە لە ڕووی جانفیداییەوە هەمیشە لە پێشە بەڵام لە ڕووی خزمەتگوزاری و هەمیشە لە دواوە هەمیشە تۆزێ مایکەکەت بەسکەیتەوە هەمیشە ئەم پێک هاتەیە ینی ئەم شارە وایە هاتووە کە خزمەتکردنیان بۆتە دانسکە بۆیان ینی شارێک ئەم هەموو خزمەتەی کردی بێ نەمکرێ بەم شێوێ ئاوری لێ بدرێتەوە. بەڵام من تعجبم لە یەک شتێک ماوە عەباسی ئێمە هەموو کاتێکە کاتی هەڵبژاردن دێت و کاکەمە دامەژەی پێدا هەموو حیزبەکان دەست بە گەڕانەکەن و لە دەرگای ماڵەکانە دەن و ئەوەتان بۆکەین و ئەوەتان بۆکەین ئەوەتان بۆکەین یعنی بەڕاستی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام ئەفەرمێ لا يودع المسلم في جحر واحد مرتين ئینسانی مسلمان ناکرێت دووتا لە کنەکەمان بیگاسی یعنی خەڵکی ئەم دەفەرە ئەبێ ئاوڕێک بداتەوە لە هەموو ئەو ساڵانی کە هەڵبژاردی تیاکراوە لەم شارەیە بۆ خەڵکی ئەم شاریان نادۆتە پەرلەمانی هەرێم و بەغدا چیان بۆ ئەم شارە کردووە فەرموو با جێدەستیان دیار بێ بزانن چیەکیان بۆ ئەم شارە کردووە بچووترینی خزمەتگوزاری ئەم شارە تۆ لە سلێمانە کە جەنابت هاتووی هەتا ئەم شارە زۆرترین کارگە لەم دەفەرەیەکە کە بۆتە هۆکاری نەخۆشی بۆ دانیشتوانی ئەم شارە بۆ زۆربەیە ئەم هەموو کارگەیی کە لەم ڕێگایە هەیە بەڵام بەدار تەواوی کە ئێمە ئەیبینین نازانم ینی بە چ شتێک زۆر باش کاک ڕێباز یەک ناو بڕمانبەرێ دێینەوە لات درێژەوە پرسیارەکە دێین ببوورە بینەرە بە ڕێز و خۆشەویستەکان ناوبڕێک وەردەگرین دەگەڕێینەوە لاتان چونکان بەڕێزانە قسەیان هەیە و ئێمەش درێژە بە بەرنامەکە دێین چەند خولەکێکی کەم و دەگەڕێینەوە لەگەڵمان بن. بینەرە بەڕێز و خۆشەویستەکان پاش ناوبڕێک هاتینەوە خزمەتتان درێژە بە بەرنامەکەمانە دەین بەرەو بەغداد لە میانەی بەڕێوەچوونی پرۆسەی بانگەشەکان بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لای بەڕێز مامۆستا ڕێباز بووین باسی کەموکورتی و خزمەتگوزاریەکان یەکرد لە باوڵێن قەزای چەمچەماڵ مامۆستا ڕێباز فەرموو ببوورە قسەکەمان پێ بەڵێ ماوە سەعبەدێن باسی ئەوەمان کردمە ئەم شارە یەکێکە عنی ئەتوانم بڵێم لە 130 ژێرخانی ئابووری کوردستان پێکێنێ لەبەرەوەی زۆربەی ئەو کارگانی کە ئێستا لەم دەڤەرەیە هەن کارگەلەیەکی زۆرن و تەنانەت بوونەتە هۆکاری نەخۆشی بۆ دانیشتوانەکەی لە منطقەی بازیان و ئەوە کە زۆر مەحمەل لەوێ ئیشەکە بەڵام هەتا ئێستا بەو هەمووشەوە نەیانتوانیەوە کە پێویست ئاوڕ لەم شارە بدرێتەوە ئەم شارە بەڕاستی خەڵکەکەی پێویستی بە خزمەتکردنێکی زۆر لەوە زیاترەکە ئیسا بە تایبەتی باسی کێشەی ئەو ئەومانە کرد کە لە چەمچەماڵات زەمانێکە هەیە کاگرەبە من ئەم ویستیانی بە تایبەتی ڕوونیکەنەوە بۆچی ئەم پرۆژەیە بۆچی شاری چەمچەماڵ بێ ئەو ئەم پرۆژەیە بۆچی نەگەیشتە ئەنجام 2000 جاتۆ بڵێ ئەم ئاوا بۆتە مۆتەکەی ئەم شارە بە تایبەتی بەڵام بۆ بەرپرسان بە تایبەتی بەرپرسان ئەوانەی کە لەم شارەوە ئەچنە بەغدا و ئەبنە ئەندام پەرلەمان بۆ فکرێک لەمە ناکەنەوە یعنی تۆ کە سوکاری ئەو کەسانی کە ئەبنە ئەندام پەرلەمان لەم شارە خەڵکی ئەم شارن
يعني معقول تۆ فکرکەیتەوە لە ماوەی 15 ڕۆژە 3 سعات ئاو بدرێتە ئەم شارە ینی ئێستا بۆ خەڵکی باس کە ڕەنگە بڕوانەکەن ڕەنگە بەرپرسانی دەرەوەی ئەم شارە بڕوانەکەن لە ماوەی 15 ڕۆژە 3 سعات ئاو بدرێت ئەم شارە 3 سعات ئاوی خواردن يعني ئەمە سیستەمێکی زۆر گەورەی لەم شارە ئەکرێ و هەموو جارێک لە کاتی هەڵمەتی هەڵبژاردنە کۆمەڵێک گفتاری بێکردار ئەدەنە خەڵکی ئەم دەڤەرە کە ئەوەتان بۆکەین و ئەوەتان بۆکەین و ئەوەتان بۆکەین تەنها لە کاتی هەڵمەتی هەڵبژاردنە بەڵام بەداخەوە هەموو ئەو کێشە کەڵەکە بەسوانی کە لەم ناوچەیە هەن بەردەوام ڕوو لە زیادبوونە نەک چارەسەر ناکرێ بەڵکو کۆمەڵی کێشە و گرفتی زیاتریشی بۆ دوورەچێ جا ئەوە هەر لە ڕێی قوتابخانەکانە کە هەمووی دوودەوام و سێدەوامی تایە لە ڕووی کەمی لە ڕووی تەندروستیەوە کە ئەم شارە شۆڕێژ ئەمە شوێنێکی زۆر ینی شڕە دانیشتوانەکەی پێویستی بەوەیە زۆر لەمەی ئێستا کە هەیە ئاوریە بدرێتەوە بەڵام بەداخەوە تەنها لە کاتی هەڵمەتی هەڵبژاردنە ئەو حیزبانەی کە دێن تەق لە دەرگاکانە دەن و خەڵکی ئەم دەبەرەش بەڕاستی من قەنەعەت و ڕام وایە کە هەمووان لەوە تێگەیشتون کە چیتر پێویست ناکە ئەوەی کە ئەیەوێ خزمەت بکە ئەوە عەرز و ئەوە گەز بەڵام بەداخەوە ئەوانەی کە لەم شارەوە ڕۆشتون هیچیان نەکردووە تەنها بەرژەوەندی تاچی و حزبی وای لێ کردوون کە هەموو جارێ پشت بەسن بە دەنگدانی ئەم خەڵکە بچنە ئەو شوێنانە و لە پاش ئەو وعد و بەڵێنانی کە ئەیدەن بەڕاستی خاوەنی هیچ بەڵێن نەبوونە لەم شارەیە و ئەتوانن ئەو خەڵکە هەمووی ئێستا لەم شارەیە ئەتوانن یەک پرسیاریان لێ بکرێ بزانن هۆکار چییە کە ئەم هەموو خەڵکەی کە لەم دەفەرەوە ڕۆشتون چ جێدەستیان دیار بووە لەم بەم شارەیە بەڵێ یعنی چ ئیسپادەیەکیان کرد بەم شارە گەیاندووە لە کاتێکا بە دەنگی خەڵکی ئەم شارە ڕۆشتون زۆر سپاس دەکەم من دەرفەتێک لە ئێوە ئەخواتم و لەگەڵ هەندێک لە ئامادەبوانی بەڕێز کە تعبیر لەکەن لە خەڵکی گەرمیان وە کە سوکاریان فالکراوەکان و تعبیرەکەن لە دانیشتوانی قەزای چەمچەماڵ و ئەو کێش و معاناتانەی کە هەیەە و دواتر ئەگەڕێمەوە لایەوە ئەگەر بەڕێزان هاوکارم بن یەک دوومانکیشم بنێ زۆر سپاس سڵاتان لێبێ و دووبارە هەموو لایەک بەخێر بێن من لەگەڵ ئێوە قسە بکەم ڕاستەوە خۆیانی ئەو بەڕدانەی کە باسی ئازایەتی و قارەمانێتی و بەرخودان و قوربانی دانەکانی پێم خۆشە بپرسم ینی ڕاستە و خۆ بزەرانتان لە ناو چەمچەماڵ چۆن بایەخ بەم شارە دراوە و چ کەم و کورتی و گیر و گرفتێکی خزمەت گوزاریتان هەیە و چۆن هاتوون بەدەمتانەوە گەر مامۆستای قسەم بۆ بکە مامۆستای فەرموو مامۆستا ئازاد فەرموو بەلای خی گەور و میهرەبان بە خێراتتانەکردن بۆ ئەم سەردانەتان و ئەم بۆ بەرنامەیەتان زۆر سپاس زۆر سپاس ئەم بەرنامانە و چەندین بەرنامەی تر لەم قەزای ئەگە بکرێ ڕەنگە بڵێشتان دەستخۆشی لە میوانەکان دەکەم کۆمەڵێک شتیان باس کرد من بە حکمی مامۆستا یەک نمونەیەکتان بۆ دێنمەوە لە ڕووی کەرتی پەروەردە لەم قەزایە چی دەگوزارێ ینی باوەڕ دەکەی ئێستا کاتی مەوسومی داوامی قوتابخانەکانە دەسەڵات هەستاوە بە سبووکردنەوەی قوتابخانە و باخچەکان ئێستا لە ناحەی تەکیە باوەڕ دەکەی چەندین قوتابخانە هێتا ئێستا نەکراوەتەوە بۆی کە سبووق دەکرێت تەمیر دەکرێت لە کاتێکدا هەر لە ناحەی تەکیە قوتابخانەی 16 پۆلی هەیە لە 180 تەواو بوو بۆیە وێرانە لەبەرەوەی گوتیان پارە نەما ئەو کات چەند ساڵ بەر لە ئێستا هەستاون بایکۆت نییە بەڵام بایکۆتی سبووق و تەمیرات لە کاتێکا سێ چوار مانگی ڕابردوو پشووی هاوی نەبوو و نەکراوە بەڵام ئێستا کە وەرزی خوێندن دەستی پێکردەوەتەوە گرفت ئەمە قەزم دەسەڵات وا دەزانێت بەم بابەتانە ئەتوانێت جای هێندەی پێویستە قوتابخانە هەیە لە شار و شارۆچەکانی ئەم دەبەرە تا سبووغیان بکەنەوە یعنی با بڵێن دەوامی ئاسایی ئەوەیە کە پۆلی قوتابی لەیەک دەوامان لە قوتابخانەیەکە کرێ بەڵام قوتابخانەکانی لای ئێمە مەسەرەن دوو دەوامی سێ دەوامی ئەم دیاردەیە چۆنە لای ئێوە ئوستازگیان من لە قوتابخانەیەک دەوامەکەم سەردەمی حکومەتی بەعسە ئەو کات دروست کراوە بەڵێ ساڵی هەشتاکان دروست کراوە
ینی سەیری دەکەی چەندین درز و تەقیوی و مەترسی ڕوخانی هەیە لە کاتێکیشا ئەو پەروەردەی کە ئێستا هەیە ئەو پرۆگرامەی ئێستا هەیە لە کەشێکی ئاوا و دروستکردنی بینایکی ئاوا هەر نەگونجاو ناوترێتەوە بگرێ بەم سبوغا بەس پارەکە بەزایە دەچێت لە کاتێکا قوتابخانەکە لە 1970 تەواو بوو بۆ تەواوت نەکرد بارودۆخی مامۆستاکانیان چۆنە بارودۆخی مامۆستا شەرۆکم تێکڕای شارەکانی تر و هەرێمی کوردستان کە دەگوزارێ موچەی مانگی هەشتی وەرنەگرتووە موچەی مانگی هەشتی وەرنەگرتو ئەوە مانگی نیگەرانێکی زۆریان پێوە دیارە نیگەرانێکی زۆر و بێتاقەتیەکی زۆر هەیە لە گوندەکان دەوام دەکا لە گوندەکان دەوام دەکا کرێی هاتوچۆ ئەدا ینی لەگەڵ ئەوەشدا لەوانێ بڵێن کرێکیش بێ ئەمجا لەگەڵ ئەوەیە موچەکەشی ئەوها ئەدرێتی سەکەمان لێرە ئەوەی ئوستازگە ئەمڕۆ هەڵبژاردنە ئەمڕۆ دەنگدانە دەسەڵات دەیەوێت بەم شتانە خۆی جوان بکە لە لای خەڵک بەڵام خەڵک خۆی قەناعەتم وایە ئەوانەی میوانەکانش باسییان لە کەم و کوڕی ئاو لەبێ لە خزمەت گوزاری لە هەموو ئەمانە قەناعەتم نییە بە سبوغێک و بە کۆمەڵێک لافیتە و کۆمەڵێک شتی زۆر کە بەڵاوی دەکاتەوە بەنێو ئەم شارەدا و چەندین دەفتەر دۆلاری تێدا سەرف دەکا ڕووی جوان نابێت لە لای بێتە لە سێکتەری خوێندن بارودۆخی هاوڵاتی ئاسایی وە ژیانی ڕۆژانەیان چۆنە ژیانی ڕۆژانەیان من بە حکمی ئەوەی سوپاس بۆ خوا ئێمە لە سنووری مەڵبەندی چەمچەماڵ هەم دەستگای خێرخوازی بەخشین و هەم ڕێکخراوی هاواری خێرخوازی کە تایبەت بە مناڵی بێباوک و ئەمانە خزمەت دەکەین لەم دەڤەرە و چەندی خەڵکی تر قەناعەت دەکەی خەڵکێ کە پاری مۆلیدەی بۆ نادرێ کە تەلەفۆنمان بۆ دەکا پاری مۆلیدەی پێ نادرێ خەڵکێ باوەڕ دەکەی تەلەفۆنی کردووە لەم دەڤەرەدا ینی توێتی مامۆستا هیچ جلی مناڵێکم پێ ناکردرێ بۆ قوتابخانە بیکڕم ینی هانای هێناوە بۆ ئەنجومەن و مەڵبەندەکان بۆی کە بەدەمیانەوە بچێ بۆی جلێک بۆ مناڵەکەی بکردرێ ینی تەلەف باوەڕێکی دەستی کردوتە گریان ینی بەم شێوازە معاناتی هەیە بەم شێوازە وەزعی خۆی بۆ ئێمە جێڕاوەتەوە بە سوپاس بۆ خوای پەروەردگارش کەم تا زۆر بەدەمیاونەوە چوینە و هاوکاریانمان کردو زۆر سپاس چێکە سوکاری ئەنفالکراوانە دەرفەتە دەدەمێت دێم بۆ خزمەتتان فەرموو مامۆستا بەخێر بێت شارەکەمان لە چەند چەماڵ دانیشن ئێمە لە چەند چەماڵ دانیشن دیارە ئێمە کەسوکاری ئەنفالیان هەیە بەڵێ کەسی نزیکمان ئەنفالە و بەڵام ئەم شارە نازانم لەکوێ محانەتەکان باسی بکەین یعنی ئەوەی و مامۆستا بەڕێزانەی کە باسییان کرد لەوەی بە چەند بەرنامەیەک ئێمە نەتوانین پەیامەکەی خۆمان بگەینین بەڕاستی چەند چەماڵ زۆر پڕکێشەیە پڕمەعاناتە یعنی سەیرم دێکان یدی دەسەڵات دێت بانگێشە چەند ساڵە بانگێشاکەن بەم ئاوەی گۆبتەکۆ بانگێشاکەن بە ڕێگاوبانەکانەوە ئەو شەریکان و ئەو کارگانی چەند ساڵە خەریکی ڕێکێشانی ئاوی گۆبتەپەن بۆ چەند چەماڵ وەڵڵاهی ئەوەی کە من لەبیرم بێت 15 ساڵە 20 ساڵە تەواو نەبووە تۆ پێم بڵێ گۆبتە بە ئەوەن دوورە لە چەند چەماڵەوە من نازانم ڕاستی 26 کیلۆمەتر ینی با بڵێن حکوومەت دەرانی چەمچەماڵ و پارێزگای سلێمانی و هەرێمی کوردستان ینی ناتوانن ینی بۆریەک بە دووری 26 کیلۆمەتر ئاو کە بەڕاستی ئاو سێکتەرێکی گرنگی ژیانی هاوڵاتیانە بگەێنە بە 15 ساڵ بگەێن لە چەمچەماڵ ینی کێشەی چییە ئەتوانن زۆر لەو پرۆژە گەورەتر بکەن بڵێ بۆ نایکەن بۆ هەمووی هەڵبژاردن بەکاری دێنەوەی مامۆستا ڕێباز باسی کرد هەر پرۆژێک هەر بەرنامە هەیە دائنێن بۆ 4 ساڵ جارێک دێن لە سەتادەی تەواو ینی سەیرە با بڵێن دەسەڵات با بڵێن دەیانەوێت بە خەڵک بڵێن لە هەڵبژاردنەکانە ئێمە بە 15 ساڵ نەمانتوانیوە بۆریەکی ئاو لە گۆبتەپەوە بگەینی لە چەمچەماڵ لە ڕوویان دێ ئێمە بڵێن ینی بانگەشە بەمەوە بکەن من ئەوەی کە لە یادم بێ هەموو سەرۆک حکوومەتەکان هاتوونە لە حەملی بانگەشەیە زۆر بەبێ شەرمانە باسییان کردووە زۆر یعنی ئێمە مامۆستا هەر کێشەی ئەومان نییە کێشەی چیترتان هەیە ئێمە کێشەی کەسوکاری ئەنفالمان هەیە ئێمە هەتا ئێستا ڕووفاتەکان نەهاتوون ئێمە هەتا ئێستا کەمترین امتیازات بە خەڵکی بەژمەینەتی ئەم سنوورە دراوە ئێمە گەنجێکی زۆر بەتاڵەمان هەیە لەم شارەیە لەم شارە پڕداهاتەیە ئێمە
گەنجێکی زۆرمانی سادەرە وڵاتە بەڵێ ینی بەداخۆ ئێمە زۆرجار لە حملە بژاردنەکانە بووەتە جێی نیگەرانیمان کە دەسەڵات دێن یعنی چی شتێک تۆ ڕێگری لێ کردووی تۆ ئەو 34 ساڵە لە دەسەڵاتی یعنی ئەوە نییە بڵێ کەم دەست بن کارپارە بن بەس ئەو داهاتی کە لە حوزی چەمچەماڵە هەیە ئەتوانن زۆر لەوە زیاتر خزمەتم شاری پێ بکەن زانکۆی چەمچەماڵ کەسوکاری ئەنفال کراوەکان کاک محەممەد چی پێوتم لە 2016 حکوومەت وتوێتی من پارەی خوێندنتە دەمێ لە زانکۆکان وەرە بخوێنە تا ئێستا من 9 ساڵە 2025 هێشتا دەرماڵەکەی بۆ سەرف نەکردووە وەزارەتی شەهیدان و ئەنفال کراوەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ئەمە 9 ساڵە وتێتی وەرە بخوێنە زانکۆکان بەڵام ئەمە 9 ساڵە دەرماڵەی خوێندنەکەی پێ نەداوە هەر بۆ زانیاریتان ینی قوتابیەکی زانکۆ ئاوای پێوتم بەداخەوە زۆرێک لە پرۆژەکان کراوە ینی خەڵکی خێرخواست کردێت بڵێ ئەجا وەکو کۆمەڵی دادگەی لە سنوورەکەیە بەشایەتی زۆر کەس لەم سنوورە ئەوەی کە بەئینساف بێت ئەزانێت کۆمەڵی دادگەری لە هەر شوێنێک نوێنێرمان هەم بێت بۆ پەڕی دڵسۆزی و کاری کردووە یعنی کاتی خۆی سەرۆکی حکوومەت شایەتی بۆ وەزیرەکەمان داوە شایەتیان بۆ ئەندام پەرلەمانمان داوە ئەگەر بێت و ئێمە ئەندام پەرلەمانێکمان لە هەر شوێن هەبێت مدیر لاحقێکمان هەبێت مۆزەفێکمان هەبێت مامۆستایەکمان هەبێت لە هەر بەشێکە الحەمدلله جێگای دیسی دیار بووە یعنی جێگای شانازیە کۆمەڵی دادگەری ئێمەش بۆیە لەم کات و ساتێکە ئیسا حملەیە بژاردنە بەڵێن ڕووی دەنگمان لەو خەڵکانەیە کە بەشایەتی خۆیان کە ئەم خەڵکێکی ئێمە هەیە لە سنوورەکەی هەر کەسێکمان لە هەر سنوورەکە بێت لە هەر کۆڵانێکا بێت وەڵای جێگای ئەمینێتە جێگای دەستخۆشیە و پرۆژەی کراوە لەخوا بزیابێ وەکو کۆمەڵی دادگەری لە سنوورەکەی ئەوەی کە پێمان کراوە بەم کەم دەستیە زۆر سپاس دەستان خۆش بێ مەمنونم فەرموو قوربان بسم الله الرحمن الرحيم خيراتتان زۆر سپاس والله من نامێن زۆر کاتان لێ بەس سەریع شتی کورتان بۆ فەرموو قوربان پێش تقریبا یەک مانگی مامۆستایەکی ئاینی بەڵێ بە دوواداچوونم کردووە بۆ ئاوی گۆبتەپە بەڵێ بە معلوماتی تەواو وەرم گرتووە کە لە ساڵی 1998 ئەو کاتە پارەی بۆ سەرف کراوە ئەو کاتە يعني بحسابك كم صار 27 ساڵە يعني اما لەسەر ئاوی گۆبتەپە يعني هەر ئەو کۆمپانیایەک ئاوی گۆبتەپەی هێنا بۆ معاملانە تەنانەت بەس بۆ ڕێکیان لەگەڵ چاڵەکەی ئەوە دابنایەت دەبێ بۆ چۆن شەماڵ لە ئاوی نەجاتیە بوو ئەمە خاڵێکیان خاڵێکی تر بەڕاستی ئەم حکومەتەی ئێمە نەک پلانی نییە بەڵکو پیلانی هەیە پیلانی بۆ چی هەیە ئەرستەکە پلان ئەوەیە وڵات بەرەو پێش بەری وڵات ئاوادان کەیتەوە کەرتی کشت و کاڵی بوارەکانی تر گەشە پێ بدەیت بۆ تەمەشای بازیانکە زۆرترین کارگە لە بازیانایە تەمەشا بکە بزانە دانەیەکی تایە لە شوێنێکایە کە سەخەری بوو بێ و شوێنی کارگە بوو بێ بەڵکو تەنها زەوی کشت و کاڵەکان کە بەفەڕترین زەوی ناوچەکەی لە بازیانە هەمی کراوە بە کارگە ئەو کارگانەش یعنی ئەوە نیە موچی گشتی بن و لە خزمەتی هاو گشتی نییە و ئەلەمە زانێ کە چێ شەریکەوی چێ ئەوە سەیکی ترە لێ بەڵێ کۆتا خاڵم کە بۆی ڕێگە بە برایانی تر بدەم کە قسەی تیا بکەن گوندەکانی سنوورەکەمانە بەداخەوە هەر گوندەکی ئێمە لە ساڵی هەفتاکان هەفتا پێشمەرگەی هەبووە کە ناوی گوندی تەوەکەڵە قەناعەت دەکەی لەو مدەی پێشوە پێمیان وتیان گوندەکەی خۆمان تەنکییان بۆ داناو تەنکەکە زۆر زیاوەکەی کەمێک شۆرە وتیان بەڵکو لە ڕێی خۆرخوازەوە حەوزێکی ئاومان بۆ دروستکەی تەنکێکی توانای حەوز دروستکردنێک نەبێ تۆ سیرکە ئاواییەک هەفتا پێشمەرگە ببەخشێتە شۆڕش باشە هەفتا ساڵی هەفتاکان نەگەیستە ئێستا زیاتر ئەگەر حسابی بکەیت نزیک 100 شەهیدمان تۆ نتوانیت تەنکێکیاوی بۆ گونجاوی بۆ دروستکەی بۆ دابدەیت تەنکیەکە ئەوش لە هیچ هەڵبژاردنە لایەنێک بۆی هێنا تەنکیەکە زوو ئەڕژێ ژەنگەگرێ و ئەڕزێت هیچ گرنگیەکیان بە ناوچەکە نەدا بە تایبەتی لە ڕووی گوندەکانەوە یعنی وایە سەر گوندەکان بڕی پشتی ئابووری بە تایبەتی گوندەکانی گەرمیان بە تایبەتی گوندەکانی گەرمیان و ناوچەی ئێمەش هەر گوندەکەی ئێمە
بڕۆ قەنەعاتت بێ ینی شوێنی تایە بۆ بلدانەوەی ئاو بۆ سەد بەس گوندەکەی ئێمە سەدێکی بچووک ینی شوێنەکەشی زۆر گونجاوە مەسیفی زۆر تێناچێت بەس بیکە ینی زیاتر لە قەزایەک سەوز و میوەی دەرەچێت خاکێکی زۆر خاکێکی بەپیت ئاوەکەشی زۆر بەس تەنها سەدێکی بچووکی دەوی هیچیتر کە بە بەرزایی 80 مەترە زۆر سپاس زۆر سپاس جنابەت مامۆستا سڵاو لێبێ بەخێر بێن بەڵێ مامۆستا ئەمانەوێت دەتەوێت چیمان پێ بڵێ لەبارەی بەڵێ لم مسؤولانه ولا اواني كروشنا البغاء وميد وي دعاء مع محمد كان البغاء او تمام كامل شهيدك جارێت تۆ بۆ خۆت کرد ئومێدتان پێی هەیە انشاءالله ومێدمان پێی هەیە کە دڵسۆزانە ئیژەکە بۆ هەموو لایە وەک شەهیدێک هەسە نازانم گۆڕی باوکم لەکوێ کە خەڵکی گۆپتەپەم و سێ شەهیدی ژمابەرانەوە بە باوکم وەچوار یەکەم کەس بوو لە ماڵی ئێمیدا ژمایەکە تازە نازانم گۆڕی باوکم لەکوێ ئایا هەروەگوانیگە ڕۆنە بەغا یان ئەم ئیژەکە لەسەر ئەوەی کەوە بۆ هێنانەوە ڕفاتی ئەنفالەکان و کەس و کارمان تۆ کەسکاری ئەنفال کراوی تۆ پێم بڵێ معاناتان چییە بەدەرلەوە ینی بەدەر لە هێنانەوەی ڕفاتی ئەنفال کراوە معانات ئەمە لەسەر ئەوە گفتە پێتان بڵێم دیان لە 98 بەرپرسێکی زۆر باڵای ئەم حیزبانە کێسا ژیانە نەماوە لە 96 هاتە ئەم شارە لەو شوێنی تکنەکەی پێڵێن کۆبوونەوەی کرد بە خەڵکەکە بەتایبەتی ئافرەتەکان گوتی هیچ کە نایە لەم خوشکودایەکی شەهیدان بەسەر ئاو بێنی ئاوی گوتەکەیان ڕاچین لە 96 ساڵە ئەم وعدەیاندا ئەمە یەک دوو خەڵکی ئەو مەسئولانی کە لەم شارەیان تەمەنێ لە دانانیشن هەری دەرەوە دێن ئەگەر نا ئەو بی ئاوی کە 15 ڕۆژ جارێ خەڵک ئاوی هەیە و 20 ڕۆژ جارێک و 14 ڕۆژ جارێ ئەوان نایکێشن ئەو معاناتە ئەگەر پلانیان هەبوایە ئەگەر دڵسۆز بوونایە بیرە نەوتەکانی تریانیان لێدا چەندێک لێرەوە دوورە هەموو چەندەقە لێرەوە دوورە لە گۆپتەکە ئایان ڕایکێشا بۆ بیرە نەوتان باشە پێنج ئینزبوو ئایان ڕایکێشا لە گۆپتەکەەوە ئەو هەموو سۆندیانیان بیرە نەوتەکانیان پێ لێدا دوای بیرەکانیان قەپات کرد و سۆندەکانیان گشت هەڵگرتەوە نەیانەتوانی بۆ کۆمپانیا بڵێن بڵێم ئەوە بکە بە هەدیە بۆ بەدەر لە ئاوی گۆپتەبە خزمەتگوزاری ئەنفالەکان یەکێک لە خزمەتگوزاریەکان ئەوەیە کە موچەیشیان بۆ بڕنەوە کاک محەممەد من ئەنفال کەسوکاری ئەنفال لە ناچن 35 ساڵە بەڵێنی دەدەنێ موچەیەکت بۆ ئەبڕینەوە داماوە فاتی کردووە موچەکەی نەبینی لا ئێوە شوایە لا ئێمە ئەوەی کە بڵێم لە دیەکەی ئێمە یا زۆربیان چۆن یعنی کابرا 15 نەفەری شەهیدە ئەنفالە هەیە 33 نەفەری ئەنفالە هەر یەک موچەیە ئەمە شێوەیە موچەکە چەندێکە 500,000 500,000 ئیدەنێ بەو شێوەی کە ئێستا باقی خەڵکێکە سێ مانگدارێک چوار لە بنەماڵەیەک یەک کەسی بەڵێ ئیتر معاناتێکی زۆرە بەتایبەتی خەڵکێکی زۆر ئێمە لەم خەریکی ئیشی فێرخوازین پەیوەندیمان پێواکەن کە سوکاری ئەنفال و شەهید زۆر نەبوو و لە معاناتێکی زۆر سپاس ئەگەر تۆ بە خێرایی مامۆستا سیروان وەلیە ئەگەر هەستی تەوە تۆش گوڵوانمان دەستان لەشتان سار بێت کەناڵی ئاسمانی پێیان هەمیشە ڕووی ڕاستەقینەی پیستەن بدەی ناوچەکەمانە لە ماوەی ساڵانی ڕابردووە درێژینە کردووە لە دەرکردنی کەموکوڕەکان بەڕاستی زۆر باسی کەموکوڕەکان کرا و زۆر باسی کێشەی ئاو کرا ئەگەر زۆر بە کورتی بڵێن جەنابیشت پرسیار کرد بۆچی چارەسەر ناکرێت ئەگەر بیکەین بێک ڕێگەوەی کە بەرپرسانی ئەم شارە لەگەڵیمان ناژێت بەرپرسی یەکە ئیداریەکان وحدەی ئیداری ئەم شارە لەگەڵ معاناتەکانی ئێمەیانە باسی گۆپتەپە کراسی لە شارەکەی ئێوە یان ناژین ئەچن بۆ شارەکانی لە شارەکانی گۆپتەپە وە چەمچەمان 36 کیلۆمەتر لە ساڵی 91 سەحسابی بکە 34 ساڵەکە ئەگەر ساڵی تەنها 1 کیلۆمەترێک بۆڕی ئاوەکەڕا بکێشە ئێستا کێشەی ئاو چارەسەر بوو لە بۆرێمە بابەتێک کە پەیوەندی بە ژیان و گوزەرانی خەڵکەوەیە و ئەوانیش بەڕاستی گوزەرانی خەڵکیان لام و بەزێ بۆیە کێشەکەی گرتو بە ئێستا و ئێستا ئێمە بەڕاستی گەشتین بە بنبەر لەگەڵ ئەمانەیە تەنها وەکو بانگەشەی هەڵبژاردن وەکو هەموو جارەکانی تر بەردی بناغەدا ئەسڵ جاری بە هەر کێشەیە لەسەر بەردی بناغەکە هەر ڕۆژین مەسئولێکە چۆن بڵێ بلوکێکدانەوە بەردی بناغە ئێمە بێ ئومێد بووین ئومێد دەکەین کە محەممەد لچی کۆمەڵی دادگەری کوچان کە کەسی ژمارەیە کە دەرەچی یەکەمیشی لە بەغا ئەوە بێ قونسڵ بە قونسڵ وڵات بە وڵات نایەتەوە تا کێشەی ئاوی پرسییم زانی نتوانی ئەوەمان بۆ بکە زۆر سپاس دەکەین من دایکان پیشان لێرن ئەچێتیان کێشاوە ئەگەر ئێوە
یەکێکتان قسەی هەبێ یان چەند کەسێکتان قسەی هەبێ سپاس یەکەم دەربارەی ژیانتان گوزەرانتان کێشەی ئەو لەوانەیە ئەوەندەی ئافرەتەکان و خوشکان باوڵێن معاناتیان هەبێ بەدەست نەبوونی ئەوە پیاوەکان کێشیان کەمترە کامتان ژیانی ڕۆژانی خۆتانمان بۆ باسەکە ئەرک نەبێ دادە تۆ دوو قسەمان بۆ بکە ژیانتان چۆنە لێرە لە چۆن خزمەت ئەکرێن مایکەکە تۆزێ بەسکەرەوە بۆچی ناخۆش وەڵاهی بۆ دەزانی ژیان ئەوها نابێت جاری ئەوە بە ئاژ هیچ نییە و پارە نییە و مناڵ بە سێ مانگ جارێ مەعاشێکمانە دەن ئەوە هەر هیچ و ئەنجا ئاوەکەشمان سەرچاوی گشتێت 12 ڕۆژ جارێ 15 ڕۆژ جارێ دێ باوەڕکە لەوە تای هاوی ناتوە دوو جار تەنکیمان پڕ بۆ تا ئیستا حساب دوو ئامان هەیە دوو دەقەت خانووە هێشتا ناومان پڕ نابێت ئیسفادەی لێ ناکەین بەڵێ ئەنجا شکاتیان کردووە لێمان کە نابێ ماڵەکان دوو ئاوان هەیە بێ بیبڕنی ئاوەکەی دوو دەستە خانووە کارەبە ماندووە ئاو ماندووە یعنی هەنێکی هەیە سەر بە ئەو حیزبانی شکاتەکە نابێ ئێوە ڕووک ئێمە حیساب بکەین ئێمەش خۆمان وەرەقی ئاومان وایە ئەی ئەو ئەکرن دابینیەکەن یان چۆن ئەگەر نەتان بێ ئەو کرینیش نییە بۆچی نییە نایفرۆژن یان نایەڵن یان هەر نییە بهێنن کەمە خەڵکی خۆ موچەکەی نییە ببێتە بشێوی و با بڵێن بە پارەی موچاوە بکڕێ تاوا گیری خواردووە ئەنجا سەرچاوی ئەوەش ئێمە تا ئێستا پۆلی 6مان هەبوو پۆلی 12 دەرنەچووە دوو دەرزی ماوەتەوە ئێستا پیان تویانە بێت دوو دەرزەکە بکەی یانە بێت عەدەلەتی ئەوە بکەی وانە بێ نابێت دەرز بێنێ ئەوشان بۆمان زیاد کرد بۆ پۆلی 6 دەستان خۆش بەیاخوا کێ کەس و کاری ئەنفالکراوەکانە با پرسیارێکی لێ بکەم و تۆ فەرموو بسم الله الرحمن الرحیم بەعام خوشکان و برایان زۆر باشی کێشەی ئاویان کرد بۆیە چەند چەماڵ مەگاو ئێستاکە بۆ ڕێخازیشی بۆ هەموو ماڵەکان ڕۆژا چونکە ئەو خێر و بێوەی لە چەمچەماڵ حکوومەتی هەرێم دەستێکەوێت مەگەر لە باشماخ و گومەرگی برایم خەلی دەستی بکەیە بەڕاستی داواکاریەکیشم لە خەڵکی بەغیرەت و بە شەرەفی چەمچەماڵ هەیە بەهیچ شێوەیەک ڕازی نەبن کارەباکان بکرێت بە 24 ساعتی چونکە چاوەڕوانیان لێ کرێت و چاوەڕوانیشم کە ئینشاءڵڵا کەسیان ڕازی نەبن کارەبایان بکرێت بە 24 ساعتی کارەباکەی خۆتانتان پێ بفرۆشنەوە کارەباکەی خۆمان پێ بفرۆشنەوە کە بواە هەموو کارەبا و غاز و هەمووی هەدیە بواە بۆ شاری چەمچەماڵ و قەزای چەمچەماڵ خاڵێکی تر کەس پێم وایە لە بیری نییە باسی نەوت بکانەوتی سپی لەم ڕۆبەدەوە خەڵک زیاد ئێستاوە سەرمایە ئێستاوە سەرمایە ئەگەر بە قەدرایی خوێنی شەیدەکانی ئەم دەڤەرە نەوتی سپی بۆ قەزای چەمچەماڵ بنێرن ساڵانە هیچ نەوتانە دەنێ تۆ پێم بڵێ کەس بێ ساڵانە نەوتانە دەنێ ساڵانە 3 ڕۆبی بەرمیلێ بڵێ ناتوان پێ ئەفرۆشن بەچەند پێتانە فرۆشن بەستا 10,000 شتێکی جیاوازی نییە لە نێو بازاڕکەی هیچ جیاوازێکی نییە 5,000 فەرق بەپارەکە لەوەی کە لە بازاڕات کرد ئەگەر زووتر بتکڕایە لە کاتی گەرمە هیچی جیاوازێکی نەبوو بەداخەوە یانی شارەکەتان سامان خاڵێکی تریش ئەو ئاوی کە لە گۆبتەپۆ بۆ دێ پێم وایە حکوومەتی هەرێم لە جیاتی حەفارە و شۆفڵ بەکی زەرعیشەکە ئەگەر ئیشی بکردایە ئێستا ئەو گەشتوە چەمچەما بەڵام لە کاتی ئێستا هەڵبژارنە سەیرەکەین ئیشی لێکەن بەڵام دوای هەڵبژارنەکە ئیشەکان خوێنن تا 4 ساڵی داهاتوو ئیشەکانی لێ ناکەن ئەگەر ئیشی لێ بکەن بە ساڵی داهاتوو مانگی حەوت ئەو ئاوا گەشتە چەمچەماڵ و ئەو خەڵکە ڕزگارێ بوو لە بەربی ئاوی زۆر سپاسانەکەم دەستان خۆش بە عەزیەتان کێشان سپاس بۆ هەموو لایەکتان من ئەگەر ڕێمەوە لای ئەم ماوەسە بەڕێزانە زیاتر پرسیارەکانی ماڕاستی کاک محەممەد دەکەم چونکە ئەوان معاناتی نەبوونی نوێنەری ڕاستەقینەیان هەیە کاک محەممەد هەر بەڕاست ئەمەوێ ئەوە لە جەنابەت بپرسم یعنی کۆمەڵی دادگەری بۆچی دەیەوێت نوێنەرەکانی خۆی بنێرێتە بەغدا بەڵێ وەڵای مامۆستا عەباس کۆمەڵی دادگەری لە هەر شوێنێک بوو بێ لە وەزارەت لە حکوومەت خزمەتی کردەوە بڵێ نوێنەرانی کۆمەڵی دادگەری کەم بوو بێتن ڕاستی بوێر بوون چاونەترس بوون بڵێ خزمەتگوزاری خەڵکی کوردستان بوون بڵێ ئەترێمە ئێستا گەر باسییان بکەین و باسی چالاکیان بکەین لەوێ بەرنامەیەکی زۆری بێ پێم وایە لە شاشەکەی جەنابتانەوە چالاکیەکانی پەرلەمانتارانی پێشوو بە خولی ئێستایشەوە لەبەر چاو خەڵکی کوردستان دیارە نوێنەری ئێمە لە شاری سلێمانی لە خولی پێشودانیم خولیتە کە ئێمەتر
وا خەریکە کۆتایی دێ و هەڵبژاردن بۆ خولی نوێەکەین ئەم خولە نوێنەری ئێمە چەند جار لە ڕاپرسی هەندێک ڕێکخراوی پرۆفیشناڵە ینی دوور لە ئینتیماعاتی سیاسی هاتووە ئەدای 18 پەرلەمانتاری سلێمانی هەڵسەنگاندووە نوێنەرەکەی ئێمە کاک سۆران عومەر یەکەم بووە چەند جار یەکەم بووە یان لە یەکەمەکان بووە واروها برایانی تری پێش ئەویش واروها لە حکوومەتی هەرێمی کوردستانیش بۆ زانی چێما مستافاس ئەم پێم وایە ئێمە خەڵکێکی بوسڵمانی بڵێ خەڵکێکی ئیماندارین ئێمە خزمەتی خەڵکی کوردستان بە ئەرکێکی ئاینیە زانین پێشەوەی بە ئەرکێکی نیشتیمانی و هاوڵاتی بوونی ناوچەکە بزانین لەبەرەوە کاگەینە بەغدا پشتیوان بەخواجە هەر چەند بین شاڵە لە یەک زیاترە بین دووسەیەکە بین پێکەوەکو تیمێ لەگەڵ چاکە خوازانی ترە ئەوانەی بەڕاستی دەیانەوێ خزمەت بە خەڵکی کوردستان بکەن بە ناوچەکە بکەن ئەم کێشە و گیر و گرفتانە هەوڵی چارەسەرکردنی دەین هەوڵی ئەوەیە دەین کە داکۆکی لێ بکەین بەڕاستی حتمما خەڵکی باش مستەفیدە لەم دانەغازە بڵێ ئەمە داهاتی هەیە حکوومەتی هەرێمی ناوەنەی حزبی دەسەڵاتداری ناوەنەی ئەوە داهاتێکی هەیە داهاتەکە بۆ خەڵک صرف ناکرێت من دەستخۆشی لەو خوشکایەکەم کە قسەی کرد ئەم پێم وایە دەبوو ئێستا بۆڕی غاز هەموو ناوچە هەموو ماڵەکانی ئەم ناوچەی بگرتبایەوە بەڵام بەداخەوە ئەوان جارێ معاناتی ئاویان هەیە بازەوان جارێ معاناتی ئاویان هەیە لە غاز لێگەڕێ زای چۆنەما مستعباس تۆ بڕۆ لە گوگل دوبەی لێدە ساڵ 85 هەر بڵێ دوبەی ساڵ 85 بزانە پێم وایە چەند باڵەخانەیەک بە ئاسمانەوە بیابانێکی ڕوت و قوت بەڵێ 85 شێخزای داتە بەغدا هاتە بەغدا سوار کۆپتەری کرد سەداموتی حەزەکەم بەغدا ببینم بەسەر بەغدای سوڕایەوە 85 بڵێ ئەو چاوی لە بەغدا کرد چوو پلانێکی 30 ساڵەی نووسی کوڕەکانی لە 2015 تەواویان کرد ئێستا هەموو جیهان باولێری خۆمانە چاوی لە دووبەیە وایەننا بێگومانوانە خزمەتیان کردووە یانی تۆ بڕۆ سنگافورە کە سەرۆکلیۆنی پێڵێن وابزانم ئەگەر ناوەکەیم لە یاد نەبێ کە سنگافورەی ڕزگار کراوەری کرد یعنی وەکو ئەستەمبول چۆن پێش ئەردۆغان کێڕەتە بوو لە شەقامەکانی ئەستەمبول دەبوو دەست بە لوتیەوە بگرێەوە ئیسلامیەک بوو مسلمانێک بوو کە توانی ئەستەمبولە بگەێنێتە ئێستا کەچتە ئەستەمبول لە لەندەن خۆشترا ئەی وەرە سەر ئەوەی کە ئێستا چاوی دنیا هەمووی لەسەر دووبەیە چۆن کردیان بە پلانێک ئێمە دوای 34 ساڵ حکومڕانی ئەوە تا خەڵکی ناوچەکەیە هەمووی گلەی هەیە هەموو گازندەی هەیە ئەمن بەڕاستی ئەو داتانەی شبلا نەبوو 96 و 98 بەڵێنی ئاوێنانی دراوە لە 98 پرۆژەی ئاوی چەمچەماڵە بۆ پارەکەی دیار نییە کە محەممەد پرسیارێکی جدی لێ بکەم محەممەد منەمەوێ بپرسم کێشەکانی ئەم خەڵکە کێشەکانی خەڵکی هەرێمی کوردستان کێشەکانی چەمچەماڵ لە هەولێرە یان لە بەغایە کێشەکان زۆربەی لە هەولێرە باشە هەڵبژاردننی بەغایە چ سوودێکە گەێنێ بە تەماشاکە کۆمەڵێ مافی دەستوری هەن کە ئێستا هەولێر ڕوو لە بەغایە من ئەمێڵام ینی بۆ ئێستا کۆمەڵێ مافی دەستوری یاسایی هەیە مامۆساباس بڵێ ئەتۆ تەماشاکە 200,000 خانەوادەی کوردستان پێویستیان بە ڕێعای اجتماعیە کە لە 2016 حکوومەتی هەرێم بڕیوەتی ئەزانن لە بەغداوەیش خەڵکی ناوچەکان هەمووتانەوە کومن خەڵکی منتیقەم خزم و کەسب و کاربانەیە لە کەرکک لە دووسخورماتوانە ئەزانن گەنجی بێکار هەیە لە کەرکک و لە دووسخورمات و 400-500,000 کە خاوەن 4-5 مناڵ بێ 400-500,000 وەرەگرێت وەرە 200,000 کەس 200,000 خانەوادە لە کوردستانە پێویستی بەو پارەکەمەیە ئەزان عێراق چەنەدا بە خوشکێکی بە ئافرەتێکی بێوژن بە کچێکی قەیرە بە ئەوەی کە هەتیوی هەیە و پیاوەکەی لە دەستداوە بە هەموو ئەمانە 150 تا 250,000 دینارەدا 150,000 بۆ عایلێک لە هیچە باشترە لەبەرەوە مامۆساباس وەرە سەر امتیازاتی باسم کرد من امتیازاتی 4,000 بەس ئەم منتیقە کە سوکاری ئەنفال و شەهیدیەیە شەهیدانی ئەنفال کو امتیازاتیان بۆ 22 ساڵ حکوومەتی
کوردی یان نوێنەرانی کورد لە بەغدا ئێستا مامۆستا عەباس هەموو موچە و امتیازات گەیشتۆ لە بەغدایە وایە یاننا دوای ئەو وەزعی کە ڕووی داوە ئەویش ئێمە خۆتان ئەزانێسش ئەوەش کە ئەدرێس ئێمان جارێکە درێ ئێستا ئێمە مەترسیەیە کە ئەم ساڵ ئایا موچە وەرەگرین هەمووی وەرەگیرێ موچەکە ئەمن باستەمی ێزانم پێم وایە لا ئەحسن حاڵەدا دەبێت دوو موچە بخۆنەمانە بیفەوتێرن ئەم موچەیە چکە 120 میلیارد دۆلارەکە دینارەکە نادەن 120 میلیارەکە تا ئێستا بڕا ناکەم یانی هیچ بەغا بڕیاری داوەڵێ بێنە موچە بەرە نایدەن لەبەرەوە مامۆستا عەباس کۆمەڵ امتیازاتی خەڵکێ لە بەغدایە ئەتوانین ئەم جارە نوێنەرانی کورد ئەگەر بیانەوە هەموم بەیەکەوە بە تایبەت ئەم نوێنەرانی ئێمە کە ئەگەر نوێنەری سەرڕاستن ئینشاءڵڵا کە بڵێنیان بەخوای پەروەردگار داوە ئێمە یعنی مامۆستا عەباس فەرموودەیەکی پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ ئەوەی لای خوا خۆشەویستیە کە قانجازی بۆ سوودی بۆ خەڵکەکە هەیە ئەحەب العیباد إلى الله ينفعهم للناس ئەوە فەرموودەی پێغەمبەر صلی الله علیه وسلم لەوەرەوە ئێمە تام و لەزەت ئەچێژین بە خزمەتکردنی خەڵکی کوردستانەوە کاکە ئێمە پەرلەمانتارین فەرموو خزمەتەکانی ئێمە فەرموو من هەر ئەمڕۆ لە خزمەتی ئەم برانەی مەڵبەند و ئەنجومەنی خوشکان و دەستگای بەخشینا بووم 100 کەسە بوون نازام ئامارەکە ینی پێم وابوو 100 خوشکە بوون کە برایانمان کۆیان کردوونەتەوە و بۆ ئەوەی بتوانن فێری سەنعەتێکیان فێری دوورمانیان کردوون باشە وەرە سەر مستەشفایەکمان ئێمە لەم شارەیە داناوە بۆ خزمەتی خەڵکی کە لقێکی مستەشفای بەخشینە بڕۆ شارەکانی کە لەکوێ خزمەتی خەڵک لەکوێ داکۆکردن لە مافی خەڵک بێ کۆمەڵی دادگەری نەبووە زۆر سپاس بە لەگەڵ کاک جەزان دێ قسە بکەم مامۆستا جەزا ئێوە ئومێدتان بە پشتیوانی خەڵکی خۆتان هەیە باسمان لەوە کرد کە خەڵکی ئەم شارە خەڵکێکی ئیسلام دۆستە وەرگەڵ ئێوە زۆر هاوڕێ و هاوکارن ینی بەڕاستی ئومێدەکەن لەم هەڵبژاردنەیە پشتیوانتان بن بۆ دەرچواندنی کاندیدەکانی کۆمەڵی دادگەری کوردستان تەلەبەی مامۆستا ئەحمەد مەولەوی و حاجی عەبدوڕەحمان و برا بەڕێزانم من لە خزمەتی ئەوانە فێری ئیسلامەتی و دینداری و تەسکیە بووم من پێم وایە من ئەگەر یەک نمونەی خۆم باس کەم لە کۆی ئەو هەز تەنها منوەکو نمونەیەکی خۆم ئەگەر نازەوتم تەلەبەی ئەوانم کە سەدان مامۆستای وامان هەیە هەموو تەفسیری قورئانم لەو ئەنجومەنەیە وتوێتەوە ئەم بۆچی باسی یەکەم بۆ ئەوەی کە ئەسڵی ئەم و کێشەیەوە باسان ئەوەی مامۆستا محەممەد و برایان و خوشکان و باسان ئەمەیە معاناتەکانی خەڵک خۆی ئەمەیە قەزیەکە ئەگەر ئەو خەڵکە جوان پەروەردە بکرێ بە قورئان پەروەردە بکرێ بە ئیسلام پەروەردە بکرێ بە دین پەروەردە بکرێ ئیتر ئەم کەسە کە ئێمە وابووینەوە بەس وامان کردووە کاڵەمێکێک هیچیان خۆمم کە خەڵکی ئەم شار و دەڤەرە ئەمان ناسێ وەکو قوتابیەک باسیەکەم ئەگەر ئێمە ئاوا خەڵکمان پەروەردە کرد ئاوا خەڵک پەروەردە بوو ئایا ئەم خەڵکە چووە پەرلەمان ئەم خەڵکە بوو بە وەزیر ئایا ئەو خەڵکەی کە ئامادە نییە لە بەقاڵیەکەی غەشیە بکە لە مامۆستایەتیەکەی غەشیە بکە لە مۆزەفەکەی غەشیە بکە ئایا بوو بە وەزیریش غەشەکە بوو بە پەرلەمانتاریش غەشەکە هەمومان قسەی ئەو قسەی ئیمامی عومەرمان بیستووە کاتێک کە والی بەسڕا دێتە لای لە کاتێکە کە ئیمامی عومەرە بینێ مناڵەکانی دێنە سەرسەری و یاری لەگەڵەکەن ئەویش پێی سەیرە بێ خەلیفە چۆنە بێ وابێ چۆنە بێ عادەتی و خاکی بێ بۆیە ئەڵێ ئەوە چۆنە بێ وابێ ئەڵێ ئەی تۆ چۆنی ئەڵێ وەڵام من کە دانیشتم لە سوچێکە هەر مناڵی خۆی کاتە گۆشەیەکە و کەس ناوێنێ هیچ بڵێ ئەویش سەرێک ڕاوەشێنی ئەڵێ عیلاج دەکەم هەر لەگەڵ خۆیان نامەیەگە نێرێ و لە والیەتی دەری ئەکا لەوەی کە محافظی ئەو بە مستەڵەحەکەی ئێستا کاتە محافظ لەوێ لای ئەبا لە پارێزگایی لای ئەبا لەبەر ئەوە ئەسڵی کێشەکە ئەمەیە ئەگەر بەرپرسانی ئەم وڵاتە خوا بناسن ئایا ئاگیان لە قیامەت بێ ئاگیان لە مردن بێ ئەتوان غەشکەن ئەتوان خیانەتکەن خۆی ئەمە ئەسڵی کێشەکەی بۆیە ئێمە ئەڵێن بە خەڵکی جەماوەری کوردستان ئەڵێن کاکە ئەم خەڵکی ئێمە ئاوا پەروەردەکراوە کاکە سەرۆکی کۆمەڵی دادگەری بەقەدەر باڵای خۆی زیاتر بەس کتێبی نووسیوە
کاکە ئەندامەکانی سەدان ئەتوان بڵم هەزاران ئەندامی هەیە قورئانی لەبەرە قورئانی لە سنگایە کاکە ئەم بینایی لە پشت ئێمەوەیە ڕۆژانە 1000 نەفەر قورئانی تیا خوێنێ لەم سنوورەی ئێمە لە بنکە بارەکان بە هەزاران قوتابی قورئانە خوێنێ ئایا خەڵکی کوردستان ئامادە نین ئەو شایەتیە بۆ ئەم پەرلەمانتارانە ئێمە بدەن بۆ ئەو کاندیدانەی ئێمە بدەن خۆ ئەم شایەتیە بینی خۆت و خوایە وڵای من قەنەعەتیم وابوو کام پەرلەمانتار کام لایەن بۆ خواسڵحاوە ئەچم دەنگ بۆ لایە نادەم بەخوا فێڵ لە خۆم ناکەم مەسەر ماڵسا جەزا بمبورە هەندێک کەس ئەو پرسیارە هەیە بە ئێستا شەوەی کاتەوە ئەڵێ ئەم دینداریە بۆ تێکەڵی ئەم پرۆسە سیاسیەکەن ینی ئەمە هەڵبژاردنێکە و شپەیوەندێکی بە دینداریەوە هەیە جەنابەت چی وەڵامە دەیتەوە مەسەلەن چۆن ڕەبتەکەی بەیەکەوە ێ باشە ئەگەر کەسی پەروەردە نەکرابێ بە باوەڕبوون بەخوا و بە ڕۆژی دوایی و لێپرسینەوە ئەو حکومڕانی لێ بەرهەمدێکە بینیمانە کە ئاوی گۆبتەپە بە نمونە هەمووی باسی ساڵ ناتوانێت بگەێنێتە چەمچەم نایێنەوە بەڵکو بەشی هەڵبژاردنێکی تریش بکە یعنی بۆیە ئاوەکە تەواو ناکاڵە بەڵکو بەشی هەڵبژاردنێکی تریش بکە دەرسن لیان ببڕێ لەبەرەوە کە ئینسان لە خوا نەترسا ناتوانێت خزمەت گوزاری بکە ناتوانێت خزمەتی خەڵک بکە ئینسان کاتێک کە توانێت خزمەت گوزاری بکە خزمەتکردن بە بەشێک لە عیبادەت بزانێ بۆیە من پێم وایە ئومێدی زۆرمان هەیە ڕۆڵا بۆ جەماوەرە ئومێدی زۆر باشمان هەیە بۆ شەهاتوونێتە مەیدان و مەیدانەکەمان چۆڵ نەکردووە لای کەمێکی ئێمە بۆ پەرلەمانی عێراق لە جاری پێشوا کاندیدمان نەبوو خەفەتێکی زۆرمان خوارد کە من بەڕاستی لێرە شەوە هەڵەمی ئەترافەکەم بەشی زۆری خەتای من بۆ کە کاندیدمان نەبووە داوای لێبوردن لە خۆی پردگارەکەم و لە جەماوەرەکەشمی یەکەم بۆیە لێرەوە ئەم جارە ئەو هەڵەیەمان دووبارە نەکردەوە بەڵە کاندیدمان هەیە لەبەری لای کەمێکی ئەو خەڵکە سەری لێ نەشێوێ بڵە کاکە من دەنگ بە چێ بدەم دەنگ بە کەسێ بدەم لای کەمێکی نوێژ ناکە دەنگ بە کەسێ بدەم لای کەمێکی کە یعنی بەڕاستی بیری لێ پێچینەوەی نییە لای خۆی پەروەردگار بۆ خۆلاسی قسە ئەمێ ماوە سەعەبات جەماوەری کوردستان خەڵکی کوردستان بینی خۆت و خوا ئەو خزمەت گوزاریە ئەو کەمە خزمەت گوزاری کە کردویانە وەکو چۆن فرعون بە موسای وتی من تۆم گەورەکە لە ماڵەکەی خۆمە ئەگەر ئەو پێم وایە ئەو سێمان موچەیە داتە چاوی ئێمەیە ئێمە ڕوامەکەی موسای پێڵین ئەڵین ئەتەمن عەلەیە ئەن عەبەدتە بەنی ئیسرائیل تۆ بەنی ئیسرائیل هەموو کرد بە کۆیلە و بەندە و هەژێردەستەی خۆت ئیجا دیمنتمان بەسەراکەی ئەو وڵاتی هەموو کاول کرد هەموو وێران کرد ئێستا هاتووە منتمان بەسەراکاڵێ من معاشی دەدەمێت کە معاشی ئەویش نییە ئێستا بۆیە ناچێتە ژێرباری ئەوەی کە بەرجەکانی بەغدا و تەوتینەوە لەبەرەوەی ئێمە هیچ ملەتێکمان بە ئەوان نامێنێ ئەگەر تەوتین بکرێ خەڵک هیچ ملەتێکی بەیکێتی پارتی نییە بەڕاستی تەنها وەکو نەقڵ پارەکەمان بۆ بگوازێتەوە زۆر سپاس دەکەم کای محەممەد دەگەڕێمەوە لات زۆر مەمنونم من پرسیارێک لێ یەکەم ینی سەعباز یەک لەحظە بران ئاماژاکەن ئێمە هەر وەکو پێزانین بەرامبەر بۆ نیعمەتە گەوری ئەو ئاگربەستە لە غەزە ڕاگەێنراوە ئێمە شکری خوای لەسەرەکەین سوپاسی خوای لەسەرەکەین سوپاسگوزاریەکەین برانی مەڵبەند شیرنێکیان ئامادە کردووە ئەو شیرنیە بۆ ئامادەبووان بێنن بۆکو وەکو سوپاسگوزاریەک بۆ خوای پەروەردگار دەستان خۆش بێ ئینشاءالله خوای گەورە لێتان قبوڵکەوە چاوسۆزیە لەگەڵ خەڵکانێک کە بەڕاستی 2 ساڵە گەورەترین معاناتی ژیانیان هەیە و لەلایەن دژمنانی ئەم دینەوە بۆمباران دەکرێن شەهید دەکرێن دەکوژرێن ئاوارە دەکرێن ئەلحەمدولایە ئێستا گەیشتوونەتە هەناسەیەک بەشک و خوای گەورە ئینشاءالله نەسرەتی زیاتریان پێ ببەخشێ دەستان خۆش بێەوە توانن شیرینەکەدا بەشکەن بەس من کاک محەممەد پرسیارێک لێ یەکەم ئێمە لە ململانەیەکی سەختی هەڵبژاردنای کۆمەڵی دادگەری لەگەڵ هەندێک هێزە کەوتۆتە ململانەی کە بەڕاستی وەکو باستان کرد سەرۆت و سامانی دزراوی ئەم خەڵکەیان لەجێردەسایە و ئێستا بەکاری دەهێنن بۆ بانگەشە و بۆ چوزانم ینی بە شێوەیەکی ناڕەوا دابشکردنی بەسەر ئەوانەیە دەنگی پێکردن بە شێوازێک چوزانم ئێوە ململانەی ئەمانەتان پێ دەکرێت فعلەن ئەتوانن بیبەنەوە ئەتوانن بگەنە بەغدا مامۆستا ئێمە پشتە سوورین یەکەم بە فەزلی خوای پەروەردگار ئێمە ئەم کارەکەین لە پێناوی خوای پەروەردگاردایە ئێمە کۆمەڵی دادگەری بەری ڕەنجی خوێنی شەهیدانە کۆمەڵی دادگەری جوود و تێکۆشانی زانایانە کۆمەڵی دادگەری بەری ئیرادە و خۆڕاگری و گەرموگوڕی گەنجانە لە خوشک و برایانمان لەبەرەوە ئێمە دوای پشتیوان بەخوای پەروەردگار پشتمان بەم جەماوەرەمان بەستووە
وئینشاءڵڵا لەو لەبنانیش سەرکەوتووە بین و زۆرێکیش بەڕاستی بڵێن باس لە لاوازی یان بڵێن زەعیفی کۆمەڵی دادگەری دەکەن بەڵام ئینشاءڵڵا ئومێدمان وایە ئێمە کە برایانمان مەڵبەندەکانمان ئەم خوشکبرانەی کە دانیشتون ئەوانەی کە لە ڕیزەکانی کۆمەڵی دادگەری ئەو جەماوەرەی کە ڕازگۆیەتی کۆمەڵی دادگەری بۆ سەلماوە ئینشاءڵڵا ئێمە لەم هەڵبژاردنە سەرەکەوین و نەتیجەیەک بەدەستێنین کە دڵی جەماوەری ئیسلام خوازی کوردستان خۆش ببێ. ئێمە چاومان لە برایانی موسڵمانمانە ئیسلامیەکانە لە ڕێکخراوە ئیسلامیەکان لە حزبە ئیسلامیەکانی کە لستیان نییە چاوەڕێی پشتیوانیان لێ دەکەین خەڵکی کۆمەڵی ئیسلامی مامۆستا عەباس کە خۆتیش کادرێکی کۆمەڵی و چاکەزانی خی گەورە فەزلێکی لەگەڵمان کردو ئێمە تەعەسوبی حزبایەتیمان نییە ینی بڕاتە بێ من ساڵانێکە لە پەیوەندیەکانی کۆمەڵی دادگەریم ینی کێشەیەکم هاتبێتە پێش وەکو کادرێکی خۆمان کە برایەکی بسڵمان کە ئینتیماشی بۆ کۆمەڵ نەبوو بێ بە هەمان ڕۆحێتەوە هەر لەم سەفەرەوە بزانم لەم مەجلیسە لەوێ شایەتیم بۆ بدرێ هەر ئەمڕۆ خوشکێکی محەجەبە کە خوشکێکە کۆمەڵیش نییە لەوەی لە خوشکانێک بێ کە ڕایانش لە کۆمەڵ خراپ بێ لەسەر کۆمەڵ بەڵام وتیان گیرا و ناوەکەیان پێدام هەر ئەمڕۆ پەیوەندیم بە دام و دەستگای پەیوەستۆ کرد کە سۆراغم کردو لێم پرسیوەتەوە بزانە چییە واتە کۆمەڵ کاتێک چێتە بەغدا هەر کادرێکی کۆمەڵ هەر ڕێکخراوێکی ئیسلامی هەر ڕێکخراوێکی خێرخوازی ئیسلامی هەر کەسایەتێکی ئیسلامی هەر مامۆستایەکی ئاینیش غەیرە کۆمەڵیش کە ئیشی پێکەوێ بە سەربەرزیەوە ئێمە لە خزمەتی خەڵکی کوردستان کۆمەڵی معاناتیان باس کرد هەر لە گەڕانەوەی ڕفاتەکانیان هەر لە ئاوڕدانەوە لە لادێکانیان لە قوتابخانەکانیان لە کەسوکاری ئەنفال لە موچەکانیان چوزانم لە پرۆژەی ئاوی خزمەت گوزار و سوتەمەنی و نەوت و ئەو هەموو شتانە ئێوە دەتوانن چی بۆ خەڵکی گەرمیان بکەن من بەرنمەیەک ئەو ڕۆژە لە درەومیدیا بە تەفسیل 11 خاڵمان باس کردووە کە بەرنامە ئێمە بۆ موچە چییە بەرنامە ئێمە بۆ زیندانی سیاسی چیە بەرنامە ئێمە بۆ ڕعایە اجتماعی چییە بەرنامە ئێمە بۆ هێزەکانی ناوخۆ چییە بەرنامە ئێمە یعنی کۆمەڵێ بەرنامە مامۆستا عەباس کە ئێستا گەر باسی بکەم لەوەی بەرنمەیەکی تایبەتی بێ ئێمە ئەوەی کە بۆ منتیقەیە بۆ نمونە مامۆستا عەباس ئێستا ئەزانی بێکاری لە کوردستان زیاترە وەکو لە عێراق بێکاری وەرە بێکارەکانی کوردستان سەرژمێر بکە زۆربەیەکەوێت ئەم ناوچەوەیەوە ناوچەی گەرمیانەوە بۆ چونکە تۆ ئەزانی ئێستا موچەخۆران بۆ نمونە لە هەندێک شار لەوەی ئیشیان دەستکەوێ یان موچەیشی موچەخۆرە ئیشێکیشی دەستەکەوێ بێکاری لەوەی لە هەندێک شارە گەورەکانی کوردستان کەمتر بەڵام لەم شارانە زیاترن ئێمە دەبێت پرۆژەیەکمان بۆ بێکارانی کوردستانە بێ دەبێ ئەو هاوکاری حکوومەتی عێراق ئەیدا بە بێکار گەنجی بێکارە خانەوادەی بێکار ئێمە وا بکەیت کارێمی کوردستانیش بگرێتەوە جا مامۆستا عەباس گرفتێکی تر کە گرفتی هەموو خەڵکی کوردستانە 50,000 بەرمیل نەوت دراوەتەوە بە هەرێمی کوردستان وانە ئەیداتە کێ کوا بەرهەمەکەی مەفروضە بیداتەوە خەڵکی هەرێمی کوردستان 250 بە هەر سێ بەشەکەی ئەی نەوت لە گەیشتۆ بە چەند من تیان فڕیوە وانە نەوت 150 باشە مامۆستا عەباس ئێمە دەبێت لەوێ فشارێک بکەین کە ئەمە بۆ ئەم نەوتەی کادرێتەوە حکوومەتی عێراق ئەیداتەوە بە حکوومەتی هەرێم ئەیدا ئەدرێ بە هەندێ پاڵاوگای ینی سەر بە خۆیان وانە ئەی بۆ بەرهەمەکەی کەی ببینێ کاک محەممەد لێرە ڕۆکەرکک بڕۆ بەنزین هاوڵاتێکی عێراقی با بڵین یان هاوڵاتێکی خۆمان بەنزین بە 450 وەرەگرێت تۆ زێدەیتە ئەم لە ئەبێ بە 1000 دینار وەریگری مامۆستا عەباس وایە ئێستا تۆ بڕۆ ئەندێ ماڵی کەرکووک و دوو زۆ منتیقا کوردیانە لە ماڵێکا دوو برایەکی هەمووچەخۆری هەرێمە برایەکی هەمووچەخۆری عێراق ئەوەی هەرێمە فەقیرە ئەحمانی حوتی وەرگرتووە وانە ئەوەی عێراق مانگی عێراق مانگی دەی وەرگرتووە وانە باش
ئەوەی عێراق جەژنانەی بۆ تێ زستانەی بۆ تێ وانە ینی هەموو جارێک شتێکی زیایش هەدیە حکومت بۆ دێ دەرماڵی زیادەکە عباس تۆ تەماشاکە با من مامۆستای پەیوەندی پێوە کردم مامۆستایانی گرێ بەست مامۆستایانی گری بەست حکومت خۆی بڕیاری داوە لە داهاتی نێوخۆی هەرێم یعنی ئەو مانگانە کە دێتە دەستیان لە داهاتی نێوخۆ موچەکەیان بدا و کارێکیان بداتێ ئەزانی مامۆستا عباس ئەویش لەگەڵ عێراقا ڕەبتی کردووە یعنی ئەوانیشمانی حوتیان وەرگرتووە موچەی ئەوان بە بڕیاری حکومت خۆی لەسەر داهاتی نێوخۆیە هێ داهاتی نێوخۆیە مانگانەوە نیە بۆ نایانداتێ ئەم دەسەڵاتە لەزەتە بینێ بەوەی کەوا ئەم ملەتە ناڕەحەت بێ ناسۆر بکێشێ ئازار بکێشێ کاکە تووشی گرفت و ناڕەحەتی ببێ مامۆستا عەباس کە تۆ موچە نادەی کە تۆ 200,000 خانەوادەی هەژارت هەیە پێشی باوکاریە ئەم ملەتە بۆیە وای لەگەڵەکرێ پێیان خۆشە بەرەو انحراف بچێ هەزانی کۆمەڵی کێشەی کۆمەڵایەتی و کۆشەی ڕەوشت لە هەرێمی ئێمە بڵاو بۆتەوە کە هۆی سەرەکی ئەو زۆری بێکاریە هۆی سەرەکی ئەو هەژاریە هۆی سەرەکیەوە زۆربەی خانەوەدەکان ئێمە بێبەش کراون لە ڕێعای اجتماعی ئەمڕۆ شتی لا ئەخلاقی بۆ خەڵکی هەرێمی کوردستان ئەوا کرد ئێمە با بزانن با خەڵک بزانن ئێمە ئەوەندەی دیفاع لە گیرفانی خەڵکەکەین دیفاع لە عەقڵ و ڕوحی خەڵکیش دەبێ بکەین ئێمە بڵێ نەدەینکەوە لەوێش نێڵین لەوێش نێڵین لەوێش نێڵین لە هەرێمی کوردستان بڕیارێک یاسایەک دەرکرێت کە لەگەڵ بنەمەکانی ئیسلام و مادەی 2 دەستوری عێراقا پێچەوانە بێت سوپاسانەکەین کاک ڕێباز ئەمەوێ پێم بڵێ هاوڵاتی ئەم شارە هاوڵاتی هەرێمی کوردستان چۆن دەتوانێت ڕۆڵ بجێڕێ لەسەر خستنیە و کاندیدانەی کە بەڕاستی توانین نوێنەرایەتی ڕاستەقینە بکەن وەکو کاندیدەکانی کۆمەڵی دادگەری کوردستان چۆن دەتوانن مەسەن ڕۆڵ بجێڕن لە پشتیوانیکردنیان چۆن بتوانن ڕۆڵ بجێڕن لەوەی کە ئەم معاناتەی هەیان بۆ دووبارە نەبێتەوە بەڵێ وەڵی مامۆستا عەباس خۆی خەڵکی ئێمە بێ ژیر و وریا بێ ئیمامی عومەر لەو تێکە فەرمێ لەست و بخەبین وەلا الخەب یەخدەعونی من بۆ خۆم جێل نیم و ناشێلم جێلەکان جێلم بکەن کەواتە ئینسان ئەو خەڵکانەی کە ڕوو لەم خەڵکە ئەکەن و لە کاتی هەڵبژنا دێن وا لە تەماشای خەڵک ئەکەن کە خەڵک ڕابردووی لەبیر چوو بێتەوە خەڵک نەیزانی بێت 4 ساڵی ڕابردوو کە من دەنگم بە تۆدا چوویتە ئەوێ هیچت بۆ نەکردوم بۆیە خەڵک ئێستا ئەلحەمدوللا زۆر لەوە فامیدەترە کە ئەوان بیری لێکەنەوە ئەم هەڵا ئیعلامیە و ئەم خەڵکانی کە ئێستا لە دەرگای ماڵەکان ئەدەن بۆ هەڵمەتی هەڵبژاردن و بۆ دەنجێک یعنی ئەم خەڵکە فکر لەوە ناکاتەوە ئەرێکا کە تۆ 4 ساڵی ڕابردوو هەر کەس و کارەکەی تۆ هەر حزبەکەی تۆ نەبوو هات لە دەنجی منی دا و دەنگەی منی بردوو ڕۆی بۆیە سپاس بەخوای پەروەردگار من قەنەعەتم وایە خەڵکی جیاوازی لە بین دەنگدەرانە ئەکا و ئەو کەسانی کە دەستپاک و ئەمینن بە پەنجەی دەست ئەژمێرێن ئێمە کاندەکانی کۆمەڵی دادگەری سپاس بەخوای پەروەردگار ئەتوانین منپانەی ئەویان پێ بکەین کە پەروەردەیەکی ڕەسەن کراون کە خزمەتکردنی ئەو خەڵکە بە ئەرچی دینی بزانن نەک ئەوەی لە پێناو دەنگدانێکا من خزمەتت کەم ئێمە سوپاس بەخوای پەروەردگار لە سەرانسەری کوردستانە بارەگایەکی کۆمەڵی دادگەری نییە کە مانگانە موچی هەتیوانی تیانە درێ بارەگایەکی کۆمەڵی دادگەری نییە کە مانگانە خزمەتی بێوەژن و لێ قەوما و کەم دەرامەتی تیانەکرێت وە سوپاس بەخوای پەروەردگار بە فەزڵی خوای پەروەردگار بارەگایەکی کۆمەڵی دادگەری نییە لە کوردستانە کە هاوکاری بۆ برایانی غەزە کۆنەکرد بێتەوە کە ئەرچێکی ئاینی و ئیسلامی خۆمانە یعنی ئێمە بە فەزڵ نایدێنەوە خەڵکەکەی خۆمان ئێمە ئیشمان ئەوەیە کە خزمەتی خەڵک بکەین وە سوپاس بۆ خوا ئەو کاندیدانشی کە ئەچێتە پەرلەمان دەستپاک و ئەمینە و ئەزانێ خیانەت لەمە ناکە ئەو ئەمانەتی کە پێی ئەسپێرێن و قەنەعەتی کولیشم هەیە بەوەی کە خزمەتێکی بەرچاوەکەن کە ئەوانی ڕابردوونیان کردو بەڵام گرنگەوەی خەڵک ئەم جارە بە هیچ پاساوێک ئەوەی کە لە ماڵدا نەنیشێ بۆ دەنگدان سوودی نییە بەوە داننشێ بڵێ کاکە جاجا ئیسلامیەکان ئەگە دەربچن چیان پێکرێن نا تۆ من خەنەعەتێکم پاساوێکە بۆ خۆم ئایا گەر ئیسلامیەکان نەبێ کەسێکی دەستپاک و ئەمین نەبێ من دەنگ بەچێ بدەم ئایا لەو دەنگدانە بەیانی لێم ناپرسێتەوە تۆ دەنگت بەچێدا بۆچی ئەم دەنگەدا لە پێناو چییە ئایا ئەم کەسێک کە دەنگی بێدەی باوەڕێکی مامۆستا عەباس من ئەختیارێک هاتە لاموتی
وڵای من کاندیدێکم هەڵبژاردووە پێم خۆشە دەنگی پێ بدەم لەبەر کەس و کارەکەی و ئەیان ناسم بەڵام پرسیارم کردوواڵەن بخۆی عرە خوشتە خواتەوە هە لە خۆمە دڵم لێی ساردە یعنی خەڵک ئەلحەمدولیلا تێفامیدێ تێگەیشتووە لەوەی کە ناکرێ من کەسێک بکەمە نوێنەری خۆم دەستپاک نەبێ ئەمین نەبێ نەبێ ینی بەڕاستی کەسێک بوو خۆی ینی وەفای نەبێ بۆ خوای پەروەردگار من لا يكون لنفسي فكيف يكون لغيره اگر تو بو خود وفادار نبی برامر خواه که خلقی کردی درستی کردی گیانتی ده ام آسا تو سپاس گزار نبی سری کرور بو خواه پروگار دانه بزینی نتمی تو سری خیت سرزوی لپنا خواه پروگار تو چون بانی من پیکم بتر خدمتی من بکی و بالتاكيد ما صعب جان من قناعتم يا خلشي ايما او معاناتاني قد بيناتشي او معاناتانا ابيت قركوي شورشك خلقانه دەستپاک و ئەمین ببێتە نوێنەریان کە دیفاع داکۆچیانی قوربان من کاتی بەرنامەکەم تەواوە بێ کام محەممەد ئەگەر دواوتەی خۆت بڵێ و دواییش مامۆستا جەزار بەمان شێوە سوپاسانەکەم مامۆستا عەباس وڵاهی من ڕوو لە دوو چین لە دەنگدەرانەکەم یەکەم کادر و ئەندامان و ئەوانەی کۆمەڵی دادگەری ئەڵێم ئێمە ینی کە باسی غەزە کرا ئەبێ لەو هیممەتە بەرزەی جەنگاوارانی غەزە هەیەە دەبێ ئێمە وزە و هێز وەرگین بەڕاستی من نیگەرانم کاتێک کادرێک یان ئەندامێک بۆ نمونە پشتێک ئەهێنێتەوە بە پاساو بۆی وەڵا دەنگ نادا یان هەوڵ نادا ئێمە دەنگمان لە کادر و ئەندامان و هەڵسوڕاوانی کۆمەڵ ناوێ ئێمە گەڕانمانەوێ بگەڕێن دەنگ پەیداکەن خەڵک و شیارکەنەوە بەرەوە ینی کۆمەڵی دادگەری وێ ڕای هەر تێبینی و سەرنجێک باشترینە کە خزمەت بە خەڵکی ئیسلام دۆستی کوردستان دەکە هەر ئەمەی مامۆستا باسی کرد لە ئاوینانە 4-5 تەلەبە لێرە سودمەند دەبێ یەک دامەزراوەیە کە پشت کۆمەڵی ئیسلامی سپۆنسەری کردووە تەنها باشە ئەوە وەڕوو لە خەڵکی کوردستان دەکەین ڕوو لە چاکە خوازان دەکەین ڕوو لە مافخورانی خەڵکی کوردستان دەکەین ئەڵێن باشە ینی چی ماوە کۆمەڵ نەیکا بە پێی توانای بەردەستی چی ئەزانن دەستگای بەخشینی ئێمە دایمەن دامان و کادرانمان گلەیانەیە ئەڵێ بۆ غەیری خۆمانە ئێوتمانە بەڵە بۆ غەیری خۆمانە هەر دەبێ بۆ غەیری خۆمان بێت چکە و ملەتەیش هەری نێمەیە بە مامۆستا عەلی باپیرەوە بە هەموو مەڵبەندەکانمانەوە بە خۆمانەوە لەوێ زۆر بە شایەت بن بە هەموو ئەنجومەنەکانمانەوە لیان بپرسە هیچ ئەنجومەن و بارەگایەکی کۆمەڵی دادگەری هەیە لە خزمەتی خەڵکانە بێ هیچ بارەگایەکەیە دەیان منداڵی نازدار مانگانە هاوکاری تێدا وەرنەگرێ چی ماوە ئێمە خزمەتی ئەم خەڵکە نەکەین باشە لە شەقام ئێمە یانویستۆن نەبووین باشە لە بەغدا کۆمەڵی دادگەری پەرلەمانتاریە بۆ شەید نەبووە لە پێناو چێ شەید بووە لە پێناو مافی خەڵکا و چۆتە شوێنێ بۆی هەندێ پێداویستی بۆ خەڵکی کوردستان بەدەست بێنێ بڕۆ سەر مستەشفاکانی بەخشین بڕۆ سەرکی لە هەموو بوارەکانە کۆمەڵی دادگەری خزمەتی کردووە خزمەتی بە خەڵکی کوردستان ئێمە خزمەت بە خەڵکی خۆمان ملەتی خۆمان وەکو دین بەڕاستی ڕوانین وەکو ئەوەیە کە چاکەیەکمان دەستکەوت کە دەست بە سەر مناڵێکی بێباوکایەنین یان خانوویەک بۆ خەڵکێکی هەژار یان سەبەتەیەکی خۆراک بە ماڵێکی کە پێویستی پێێتی بگەێنین هەموو ئەڤاڵانمان برایانمان هاوڕێیانمان لەو سلکەی کە ئیشەکەن بەو نیەتە ئیشەکەن پێش هەموو شت کە خوای گەورە لیان قبول بکە و چاکەکانیان پێبەرز بێتەوە بۆیە هەم داوا لە خەڵکی خۆمانەکەین هەم داوا لە جەماوەشەکەین کە ئەوانشەر خەڵکی خۆمان کە متمانەیان بدەن بە کۆمەڵی دادگەری کوردستان دەستان خۆش بە قوربان مامۆستا جەزار دواوتەی خۆت ئەگەر بفەرمونون بۆ خەڵک ئەکرێ چۆن ڕۆڵ بجێڕێ لە ماڵ بژاردنەیە وڵی مامۆستا عەباس من تەحەدایەکەکەم لێرەوە جگە لە ئیسلامیەکان وە کۆمەڵی دادگەری بە ڕاشکاوانە
بە هەر هێزێک لەم کوردستانە وەکو ئێمە ڕاشکاوانە بڵێ ئەگەر ئێمە چوینە دەسەڵات حکم بە شریعەتی ئیسلامیەکەین ئەو کۆمەڵی دادگەریە بەڕوون و ڕاشکاوی ئەیڵێ چۆن ئەو شریعەتە لە خۆمە لە ماڵ منداڵمە جێبەجێ یەکەم خوا پشتیوان بێ دەسەڵاتی شم هەبێ ئەو شریعەتە بە میلەتە ڕەوابیرم با جگەل لە کۆمەڵی دادگەری جگەل لە ئیسلامیەکان با هێزێکی تر ئەو بیوێرەی هەبێ دەکەواتە دەنگ دەری بەڕێز ئەو ڕۆژەی ئەچیتە سەر سندوقەکە خۆت و خوای کەس نایزانێ لە کابینەیەکای دەی وەڵڵاهی کەس جگەل لەخوا کەس مراقیب نییە بەسەرتەوە باشە من بۆ خۆم ئەمام الله مەسئولم لە بەرامبەر ئەو دەنگەی ئەیدەم وڵی قەناعەتم بەکێ بێ ئەو هێزەی کە ئاوا ڕاشکاوانە بوێرانە باسمان کرد لە پێش ئینتیفاضەکە ئەو کۆمەڵی دادگەریە هەیە ناو میلەتە من لێ ناتووە ئێمە لەناو ئەم خەڵکە هەین خەریکی خزمەتی ئیسلام و خەریکی قورئان و ئەم بارەگایە ڕۆژانە ئێمە دێین بوخاری ئەخوێنین یعنی حەدیسی بوخاری صحیحی بوخاری هەموو وەکانی کۆمەڵی دادگەری ئاوایە سنەتی تیا ئەخوێنرێ قورئانی تیا ئەخوێنرێ کۆمەڵی دادگەری ئەوەی کە بینیوتان ئێمە زۆر وەسفمان کرد پێویست ناکە ئینسان جوان نیە ئینسان نەوەسی خۆی بکات بەڵام شیعارەکەی دیارە دروشمەکەی دیارە پەرێزی دیارە ئەم هێزە ڕاشکاوە تەحەداکە لە کاکە ئێوە ژوەڵم دەستپاکە خیکاکە لە بەرامبەر خوایە مەسئولە ئەو میلەتە ئەو میلەتە مەسئولە لە بەرامبەر خوایە کە بینی خۆشی خوا کەس ئەگەی لێ نییە کاکە ئجا با من مەعاشخۆری لایەنێکی تریش بم من مەعاشخۆری حکومەتم ئەم لایەنانە بێن بڵەت کەن بەسەر منە بڵن کاکە جاوڵا بێدن بە من بدەین عفوا ئەم لایەنانە بێ منەتکەن بەسەر منە بێ دەنگ بە من بدەین کاکە وان نییە ئێمەش مەعاشخۆری حکومەتین و هیچ منەتمان پێینی و مەتەداوی تەڵتی نەکەین لەبەرەوە بینی خۆمان و خوا قەناعەتت بەچیە دەنگ بەوە بدە و لە هیچ کەسێ سڵ مەکەرەوە ئەو کۆتا پێیان دەستان خۆش بێ بینەرە بەڕێز و عزیزەکان کەناڵی ئاسمانی پەیام لێرە لە بەرنامەی بەرەو بەغدا ماوەیەک لە خزمەت هاوڵاتیان و خۆشەویستانمان بووین لە گەرمیان و لە چەمچەماڵ لە خزمەت ئەم مامۆستا بەڕێزانە بەڕێز مامۆستا جەزا بەرپرسی مەڵبەندی چەمچەماڵی کۆمەڵی دادگەری کوردستان و بەڕێز کاک محەممەد حەکیم سەرۆکی لیستی کۆمەڵی دادگەری کوردستان بازنەی سلێمانی وە ژمارەیەک و بەڕێز کاک ڕێباز سابر بەرپرسی مەڵبەندی کەرکووچی کۆمەڵی دادگەری کوردستان و ئەم ئەزیز و خۆشەویستانە بەرنامەکەمان پێشەشکردن تا ئینشاءڵڵا ئەڵقەیەکی دیکە و لە شارێکی دیکەی هەرێمی کوردستان پێتانەگەینەوە هەموو لایەکتان بەخوای گەورە و مەزن ئەسپێرین سەرکەوتوو بن دووبارە بەخێر بێن وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه